ئەزیزانم سڵاوتان لێبێت من یادگار فایقم لە مەڵقەیەی کابینەی نوێیەم هاتوومەتەوە خزمەتان سڵاوتان لێبێت و هیوادارم هەمیشە باش بن بۆم جارەی کابینەی نوێیەم کە بەرنمەیەکە تایبەتە بە قسەکردن لەسەر کەرتە جیاوازەکانی حکوومەتی هەرێمی کوردستان خەم و کێشەکانی چین و توێژە جیاوازەکانی کۆمەڵگەی کوردەواری مەبەستمانە لەم ئەڵقەیە قسە لەسەر خەمی پەروەردە بکەین ئەو خەمەی کاوترێ هەرگیز کۆتایی نایەت بەو هیوایی ئەم جارە خەمەکان ئەگەر کۆتاییشیان نەهات بۆ 4 ساڵی داهاتوو هەندێک خاو بنەوە و ئەوانەی کە دەست ئەخرێتە سەری ئەو برینانەی کە لای لێ ئەکرێتەوە ساڕێژ بن ئەوترێت کە کەرتی پەروەردە یاخود ئەوەی پێی ئەوترێت پەروەردە لە هەرێمی کوردستان لە قەیراندایە هەندێک پێیان وایە کە ئەمە حکومدانە و ڕاست نییە و زۆر پێشکەوتووە و هەندێکیش پێیان وایە کە نەخێر لە قەیراندایە و زۆر کەس ڕایان وایە کە لە هەرێمی کوردستان پەروەردە و فێرکردن تا ڕادەیەک لە یەکدا بڕاون یاخودلا لە بابەتێکیان کراوەتەوە ئەوی دیکەیان پشتگوێ خراوە ئەمە قسەی کەسانێکی یاسایی نین قسەی کەسانێکن کە پسپۆری بوارەکەن وەقاڵن لە بواری پەروەردەدا ئێمە ئەمانەوێ بزانین کە خەمەکانی ئەم بوارە چین و بۆچی ئەوترێت ئەم کەرتە لە هەرێمی کوردستان لە کێشەدایە و ئەگەر کێشەی هەیە کێشەکانی چین بۆ ئەوەی کابینەی داهاتووی حکوومەتی هەرێمی کوردستان کابینەی نوێیەم لای لێ بکاتەوە و بەدەمیەوە بێت و بەجددی کار لەسەر چارەسەرکردنی کێشەکان بکات من کۆمەڵێک میوانم هەیە بەڵام بەر لەوەی میوانەکان بە ئێوە بناسیێنم با پاکێجێک لەو بارەیەوە ببینین فەرمونون پرۆسەی پەروەردە لە هەرێمی کوردستان وێڕای ئەوەی لە کۆمەڵی لایەندا بەرەو پێشچوونی بەرچاوی بەخۆیەوە بینیوە بەڵام بە شێوەیەکی گشتی ئاستی پەروەردە لاوازە و خەڵک لێی ناڕازیە سیستەمی پەروەردە لە هەرێمی کوردستان کەم و کورتی زۆری تێدایە هەر لە قۆناغی سەرەتایەوە تا دەگەی بەزانکۆ قوتابی ڕوبەڕووی کۆمەڵە کێشە و گرفت دەبێتەوە بۆ نمونە کاتێک کە تۆ خوێندن تەواو دەکەی هیچ بوارێک نییە بۆی کلیدا بمزرەی لە بوارەکەی خۆتا ئیش هەر زۆر کەمە ئەو ئیشش هەبێ هەمووی بەواستە و بەواستەکاریە واتە تاک لە کۆمەلگای ئێمە مافی خۆی پێ نادرێت خەڵک ناڕازیە لەوەی کە ئەو پرسیارانە کە دادەندێن لە جێی خۆی یعنی وا خەڵک ئەوەی لێ دەکات گلەی لێ هەیە لەبەرەوەی هەندێکی خارجی هاتی ئەوجا هیوادارم شتانە نەمینێن بەڕاستی ئەمە لۆ ڕۆڵەکانی خۆمانە یعنی ئەمە ئێستا ئەگەر بێت و ئەو شتەی بینین لەوەی بکەین ئەمە دەمانەوێت سیستەمی پەروەردە بەرەو پێش بچی ئەگەر وابێ ئەو هابی نارێم خراپە بەس ئەگەر وابی سەبرە ئەو سیستەمە ینی خەڵک باوەڕی بە ئەوەی خوێندن نامینێ و ئیشەکە بە خۆ دەزانی ئەوە دەبی ینی وەزعی تەلەبەی تێک دەچی گرفتەکانی پرۆسەی پەروەردە چەندین هۆکاری هەیە هەر لە نەبوونی بینای قوتابخانە و خێزان و ژینگە و زیادەڕۆی لە میلاکات و ئاستی زانیاری مامۆستایان و قوتابیانیش ساڵ پۆلی دوازم بەس لە حکومی و ئەهلی دەور دەبین لە حکومی لە پۆلەکان تەلەبە زۆرە بەس لە ئەهلی وانە گرنگی پێدان لە حکومی کەمترە لە ئەهلی ئێستالاوانەی مامۆستایەک لە حکومی دەرز دەڵێتەوە بەجددی نابێت بەس کە دەچێت لە ئەهلی بە پارێکی باشتر بەجددی دەێتەوە دەرسەکە زۆر هەنگاوی باش نراوە هەم لەلایەن حکوومەتەوە یان لەلایەن دام دەستگاکانەوە کە پەیوەندن بە سیستەمی پەروەردە بەڵام وەکو پێویست زۆر ماماوە زۆر لە سەرەتای پێویستە زیاتر کۆمەلگاکەمان و مناڵەکانمان بە ئاراستەی باش پەروەردە بکەین و فێرە زانست بین و هەم سوودیان بۆ دایک و باوک و خزم و کەس و کۆمەلگا دەبێ لێرەدا دەپرسین ئایا هۆکارەکانی دواکەوتنی پرۆسەی پەروەردە لە هەرێمی کوردستان لەکوێوە سەرچاوە دەگرێت ئەو خاڵە لاوازانە چین کە دەکرێت ڕاوێژی لەسەر بکرێت و بە هەماهەنگی کاری جدیان لەسەر بکرێت بۆ باشترکردنیان ئەگەر خاڵە لاوازەکانمان دەستنیشان کرد هەڵبەتە چارەسەرکردنیان ئاسانتر دەبێت و زووتر دەتوانین ئاستەلارەکانی پارسەنگ بکەینەوە چونکە پەروەردە کۆڵەگەی پتەوی کۆمەلگایە و بناغەیە بۆ دامەزرانی کللتورێکی بەهێز و ژیرانە بۆ ژیان
بەڵێ ئەزیزان ئەوەی بینیتان ڕای کۆمەڵێک هاوڵاتی بوو لە سەر پەروەردە و فێرکردن لە هەرێمی کوردستان. دیارە ئێمە ئەم شەو کۆمەڵێک میوانی شارەزا و پسپۆر و پەیوەنددار بە بابەتی پەروەردە لێرە لە ستۆدیۆکەمان لە ستۆدیۆی ناوەند لە هەولێری پایتەخت حزوریان هەیە و لە سلێمانیش بێگومان میوانمان ئەبێت. ئێمە بۆ ئەم بەرنمەیە کۆمەڵێک میوانی ئەزیز و بەڕێزمان هەیە لە شاری سلێمانیەوە بەڕێز پرۆفیسۆر دکتۆر کەریم شەریف قەرەشەتانی کە پسپۆری بواری دەرونی و دەروونناسیە و مامۆستای زانکۆیە و یەکێکە لەو کەسانەی کە قسەی جددی لەسەر پەروەردە و فێرکردن هەیە لە هەرێمی کوردستان. لێرەش لە ستۆدیۆ چوار میوانی ئەزیز و بەڕێزمان هەیە. یەک لە بەڕێزان مامۆستا هەڵگور شێخ نەجیب بەڕێوەبەری گشتی قوتابخانەکانی کێمبرج لە شاری هەولێر، هەروەها خات و مەهاباد قەرەداغی پسپۆری بواری پەروەردە و نووسەر بە خێراتنتانەکەم سەرسەر و سەر چاوماتن، هەروەها دکتۆر سەرۆر عەبدوڕەحمان سەرۆکی ئینستیتیوتی پەی و بێگومان پێشتریش پارلەمانتار بووە. ئێمە مەبەستمانە لەم بەرنمەیە لەو لایەنەشەوە سوود لە ئەزمون و لە تێبینیەکانیان وەربگرین و بێگومان خات و سازان مەندەلاوی چالاکی کۆمەڵگەی مەدەنی و خوێندکاری دکتۆرا لە بواری پەروەردە ئێوەش بەخێر من سەرسەر و سەرچاوم. بێگومان لە دەستە چەپیشم کۆمەڵێک مامۆستای بەڕێز، کۆمەڵێک پسپۆری پەروەردەیی، سەرپەرشتیاری پەروەردەیی شارەزا و بە ئەزمون و ئەوەی ئەوترێت مخەزرم لە بوارەکە کە ئەزمموی خۆیان هەیە دێرینن لە قاڵن لە بواری پەروەردە. بێگومان ئەم شەو سوود لە ڕخنە و تێبینیەکانی ئەوانیش وەرەگرین بۆی بزانین ئەم بوارە چۆن پێش بخرێ و خەمەکانی چین. دکتۆر سەروەرگەر لە جەنابتانەوە دەست پێ بکەم، ینی هەر جارێک کە باز دێتە سەرباسی پەروەردە هاوڵاتیەکی ئاسایی، کاسبکارێک، خوێندکارێک، قوتابیەک، ینی بەگشتی ئەبینی ئەوە تەنها سامپڵێک بوو، نمونەیەک بوو وەرگیرا بوو، بەڵام ڕازی نین لە بوارەکە. بۆچی ینی ئەم ناڕەزایەتیە هەیە و هۆکارەکە چییە کە پێیان وایە کە بواری پەروەردە لە هەرێمی کوردستان کەم و کوڕی زۆرە؟ بەڵێ زۆر سپاس. دیارە پەروەردە پێوەری بەرەو پێشەوە چوونی هەر کۆمەڵگەیەکە. بەداخەوە لە وڵاتی ئێمەدا دوای 28 ساڵ لە حکومڕانی خۆماڵی هەرچەندە دەتوانین بڵێن لە گەلێ بواردا هەرێمی کوردستان قەڵەمبازێکی باشی داوە، بەڵام لە بواری پەروەردەدا جگە لە گەشەکردنێکی ژمارەیی زیاتر نەمانتوانی وەکارێکی تر بکەین. بواری پەروەردە لەبەر ئەوەیە ئەو ناڕەزایانە هەیە چونکو بەڕاستی لە قەیراندایە. گرفتی ئێمەش ئەوە بووە لە کابینە یەک بەیەکی کابینەکانی ڕابردوودا بەرپرسان گوێیان لەو خەمانە نەگرتووە کە پەرۆشانی بواری پەروەردە قسەیان لەسەری. ینی دکتۆر زۆر جار کە ئەوترێت دکتۆر سەرۆر عەبدوڕەحمان ئەوترێت دکتۆر سەروەر هەمیشە ڕەشبینە بەرامبەر بە پەروەردە. هەندێک وای لێکەدەنەوە کە تۆ هەر ینی خۆت هەمیشە پێت خۆشە بڵێ شتەکان خراپە. ئایا فعلەن وایە یان بەداتا و بە زانیاری و بە توێژینەوەی ئێوە ئەیسەلمێنێک کە فعلەن بوارەکە لە قەیراندایە؟ خۆزگە ئەو ڕەئیم نەبوایە، خۆزگە ئەو ڕەئیم نەبوایە. ئێمە بەردەوام ئەگەر ڕەخنەشمان گرت بێ، بەڵام لەگەڵ ئەوەدا پێشنیار و ڕاستپاردەشمان هەبووە، هەرۆشی بارودۆخەکە بووین. ئەخر من بەکوێ پەروەردە بڵێم باشە؟ ئەگەر بێت و ئێستا کورتی بکەینەوە، ئەگەر پەروەردە بریتی بێ لەوەی یاسایەکی باشمان هەبێ، ئێمە یاسایەکی باشمان نییە. کاکە دوو خولە پرۆژە یاسایەکەیە لە پەرلەمانی کوردستان کەوتووە، پەرلەمانی کوردستان پەسەندی ناکە. باست کرد لە سەرەتادا وتت کاکۆمەر قەرەداخیمان لەگەڵت دەبێ وابزانم. کاکۆمەر یەکێک بوو لەو کەسە شارەزایانەی کە وەکو ڕاوێژکارێک لە نووسینەوەی ئەو ڕەش نووسەدا کاری کردووە. یاسایەکی باش پەسەند ناکرێ، چ پەیوەندی بە ململانەی سیاسی و شەڕی داعش و قەیرانی داراییەوە هەیە؟ ئەمە یەکێک لە ئۆکارەکان. دووەمیان ئەو سیستەمەیکەوە هەبووە جێبەجێ نەکراوە سەرباری ئەو کەم و کوڕیانێکەوە هەشی بووە. سێمیان پەروەردە لە وڵاتانی پێشکەوتوودا بەردەوام بودجەیەکی باشی بۆ تەرخان دەکرێت، بەڵام لە وڵاتی ئێمەدا جگە لەوەی کەمترین بودجە بۆ پەروەردە تەرخان کراوە، لە 5 ساڵی ڕابردوودا هیچ بودجەیەکیش تەرخان نەکرا جگە لەوەی کەوا بۆ موچە دەڕوات. ئەوە مامۆستا بەڕێزەکان دەزان بزانم چ بودجەیەکیان لەبەردەست بووە بۆ. باشە زۆر جار دکتۆر کە باسی پەروەردەکەن ئەوە نمونەی جەنگی دژ بە تێرۆرستانی داعش و قەیرانی دارایی و ئابووری ئەهێننەکایەوە.
بۆم بوارەیەوە وەڵامتان چییە؟ کاک یادگار ئەخە قسەکەی مەژ لەسەر ئەوەیە هەندێک بوار هەیە لە پەروەردەدا کەەوە کاری لەسەر نەکراوە پەیوەندی بە شەڕی داعشەوە نیە، پەیوەندی بە قەیرانی داراییەوە نیە، یاسا جێبەجێ ناکرێت چ پەیوەندی بە شەڕی داعش و قەیرانی داراییەوە هەیە، یاسا پەسەند ناکرێت چ پەیوەندی هەیە، سیستەم پەسەند جێبەجێ ناکرێت چ پەیوەندیەکی هەیە بەمەوە گرفتی سەبارەت بە بودجە چۆن؟ بودجە چ ڕۆڵێکی لەم پرۆسەیە لەوەی کە دوا بکەوێت بجا ڕۆڵی خۆی هەیە بێگومان پێویستە بجەیەکی باشی بۆ دابدرێت بەڵام ئەی ناکرێت پرسیارەکە بە زۆرێکی تر بکەین بۆچی بجە بۆ بواری تر هەبووە تەرخان کراوە بەڵام بۆ ئەوێ تەرخان نەکرا بەس بمبووری ئەی بۆ ئەو کاتێک کەوا بجە هەبوو نەتواندرا ئەمە 4 ساڵە با بڵێت قەیرانی دارایی هەیە ئەی ساڵانی پێشتر ئەی زەحمەت دەبێت ئەو پارەیە کەوا تەرخان دەکرێت لە پەرلەمانی کوردستان بۆ دروستکردنی قوتابخانە کە هەڵمەتی دروستکردنی قوتابخانەکان بوو کە لە ماوەی ساڵانی 2012 و 300 میلیارد دینار تەرخان کرا تا ئێستا بلۆکەکدانن درایە چی لێ هات ئەو پارەیە باشە بابچمەلای مابەتخەرداکاری ئەمە چیە 4 ساڵدا بەس ئەو دوخسم کە لە ماوەی 4 ساڵدا هەر ساڵی 20 میلیاری بۆ تەرخان کراوە بەڵام ژوورێکیش دروست نەکرا بەڕێزان لە بواری پیشەییدا شارەزان لێرە مامۆستایان دانیشتون چی لێ هات ئەو پارەیە بۆیە ئەوانە هەمووی هەڵواسینی کێشەکانی خۆمانە کە پێمان چارە ناکرێت بەڵام گوێژ ناگرین بە گرفتی تری شەڕی داعش و قەیرانی داراییەوە. سپاس دەکەم دکتۆرا و ڕێیان ئەرکنێ بێت مامۆستا هۆمەر قەرەداغیم بۆ وەربگرن لە وڵاتی سوید بۆی گفتگوۆیەکش لەگەڵ ئەوان بکەین تا لەگەڵ میوانەکانی ئێرە وردە لە بەشی یەکەمی گفتگوۆکەمانە بینەوە مابەت خان ئەڵێت دکتۆر سەرۆر ئەڵێت بۆ بواری تر پارە هەیە بەڵام بۆ پەروەردە پارەی نییە ئەم حکوومەتە. زۆر سپاس لە ڕاستی ئەو بەرنامەیە زۆر گرنگە کابینەی نوێم کە داتان ناوە ئەو بەرنامانە ڕیزیە بەرنامە بە تایبەتی لەسەر سێکتەری پەروەردە بە بڕوای من لە هەموو سێکتەرەکانی تر ئەگەر گرنگتر نەبێ کەمتر گرنگی نییە چونکە بەلای منەوە بڕوای من وەکو پسپۆرێکی پەروەردەیی قساکەم ئێستانە وەکو نووسەری شاعیری ئەوانە وەکو پسپۆرێکی پەروەردەی بواری پەروەردە گرنگی لە وەزارەتی نەوت و وەزارەتی دارایی و وەزارەتی پێشمەرگەش گرنگترە بە گرنگتری ئەزانم وەکو فەیلسوفانی پەیوەندداری سێکتەری پەروەردە لە هەرێمی کوردستان بەم گرنگی و بەم فەزڵەی سێکتەری پەروەردە بەسەر سێکتەرەکانی ترۆزانی نەک نەیانزانیوە کەمترین بایەخیان بە بواری پەروەردەداوە بە سیستەمی پەروەردەداوە لەوەتی ئێمە حکوومەتین وەکو کورد وەزارەتی پەروەردە وەزیرەکانی پسپۆری بواری پەروەردە نەبووە بە تەواوەتی و شارەزایان یا سوودی لە عەقڵی شارەزایانی کورد لە دەرەوە و ناوەوەی وڵات نەبینی بەڵام ڕایۆشکاریانەیە گوێیان لە ڕایۆشکار نەگرتووە بۆ پێشخستنی ئەم بوارە مابەتخان تێگەیشتین لەوەی کە پرسی وەزیر پرسێکی حەزبی و سیاسیە و حزبەکان یەکلایەکەنەوە بەڵام دنیایەک بەڕێوەبەری گشتیمان هەیە ئێمە ڕایۆشکارمان هەیە ئیشی کار لەسەر ئەوە بکات بەڕاستی کار لەسەر ئەوە بکە ئەو هەڵانەی کە لە کابینەکانی تر هەبووە نۆبارەی نەکاتەوە ئەگەر تۆ بە 1-2-3 خاڵبەندی بۆ بکەیت و نقطەی بۆ دابنیت و بیژمێری چین گرنگترین خەمەکان زۆر نووسیوە لەبارەی ئەوەی کە پەروەردە لە کوردستانە لە قەیرانێکی زۆر گەورەدایە گۆڕانکاریەکی یەکجار زۆر جەوهەری پێویستە بکرێ لە پلانی پەروەردەیمان لە سیستەمی قوتابخانەکانە لە پەیوەندی نێوان خێزان و قوتابخانەکانە ئێمە لەو ساڵانەی دوایە دوو حاڵەت دروست بووە ئێمە با بڵێن قوتابخانە حکومیەکانمان هەیە کە کەمترین بایەخی پێ ئەدرێ هەروەها قوتابخانە تایبەتەکان کە تۆ تەماشای یعنی ئەوان بە هەندێ پێشکەوتوتردا ئەندێن لە ڕووی سیستەمی پەروەردەوە وادا ئەندێ بەڵام کە ئەچیتە ناوەڕۆکی ئەوانیش خەلەلی یەکجار زۆر و گەورەیان قسە لەسەر ئەوانیش ئەەکەین مابات خان بە مادام باسی قوتابخانەی بڵین حکومی و تایبەتەکان جیاوازیەکی چینایەتی دروست کردووە وە قوڵتری کردوە با لەوێ هەر بچینە لای مامۆستا هەڵگورت مامۆستایەوە بەڕێوەبەری گشتی قوتابخانەکانی کەیمبروجن لە لێر ئەڵێت قوتابخانە تایبەتەکان کارێکی وایان کردووە
کە جیاوازی چینایەتی تۆختر بێتەوە لە جاران ئەو خەمانەی قوتابخانە حکومیەکانی گرتوتەوە ئەوەی دکتۆر سەرۆر ئاماژەی پێدا ئەوی مابەتخان ئاماژەی پێدا ئەم خەمانە لا ئێوە ئەزانی بەڵێ بڵێ کاک یادگار ئەمە ئێستا زۆر جارن ئەو قسەم دووبارە کردەوە 100 بارەشی دەکەمەوە بەڕوغمی ئەو مەشاکلیانی تازە کاک سەرۆر باسی کرد مشکلەی گەورەترین مشکلەی وەزارەتی پەروەردە وەکو هەموو وەزارەتەکانی دیکە ئیدارەدانە کاک یادگار ئیدارەدانی وەزارەتە سیستەمیان هەیە پرۆگرام لەمانەزەشی زوانیان مامۆستا نازانن ئیداری بدەن ئەخکەدرم بۆیە بەم ڕۆگەیشتووە بڵێ ئیدارەدان کە دەڵم ئیدارەدان لە سیستەمی دامەزراندیرین با بڵێن مامۆستایان لە سیستەمی دەورات و ترێنینگی مامۆستایان لە سیستەمی یەک زۆر گرینگە کاک یادگارم بێ هەندێک با بڵێن زۆر زەرجێمان لێ بووە هەمومان ئەو مامۆستانە بەڕێزانە شتێرە جویان لێ بووە هەندێک ناونیشان هەیە دەبێت بگۆڕدرێت وەکو هەمومان ژێمان لێ بووە دەرێ وەڵی بەڕێوەبەرێکی ئەوەندە خراپمان هەیە ئەوەندە تونمان هەیە 1 ساعت 1 دقیقە غایبی عقوبەت دەداتن ئیشی خۆتنەکەی محاسەبەت دەکاتن ئەوە ناونیشانی ئەو مدیرەی ئەو بەڕێوەبەرەی مدیرێکی تونند و خراپە وڵی بەرەوبەرش ئەوەندە باشمان هاتی ئێستا بچی نەچی داوام بکەی داوام نەکەی ئەوە وابزانام ئەو مستەلاحاتانە لای کەسمان نامۆنیە هەمومان گوێمان لێ بووە ئەو مستەلاحاتانە دەی بگۆڕێ ئەوەی یەکەمیان کە دەڵێت توندا خراپە ئەوە کەسێکی دڵسۆزە و لای خلاصە لە ئیشەکەی ئەوەی کە دەڵێ مامۆستایەکی بەڕێوەبەرێکی باشە و بچی و نەچی و تاخیر بی و تاخیر نەبی ئەوە ئیهمالە لە ئیشەکەی ئەو کۆمەلگا دەبێ محاسەواتە بواری پەروەردە لە هەرێمی کوردستان گەر قسە لەسەر وەزارەتی پەروەردە و وردە شۆڕیشی بکەینەوە لە دۆخێکی خراپدایە و خۆشیان درک بە خراپی و کەم و کوڕێکانەکەن بەڵام مەبەستیان نییە چارەسەری بکەن مەبەستیان نییە کاک یادگار با بڵێن ئێستامە کێشەی سەلی ڕکانە ئێستا با بڵێن کە خەڵک دێتن منداڵی خودینیتە مەکتەبین حکومی ئەتلۆی گەڕێ ئەمە مەکتەبەی بابرین بانۆڵەتن لە بەرزمانی ئینگلیزیە ئێستا مەکتەبەی بە زمانی کوردیش بکەوە هەر ئەوەی دارەدانی باشتر دەبیتن کێشە لە سەروەیە ئەمە حەز دەکەن ئەو هەماهەنگی هەبیتن بزانم بۆ خەڵک منداڵی خۆی دینیتە مەکتەبی حکومی باشمە لای سازان خان سوپاس دەکەم بێگومان دێمەوە لاتان سازان خان ینی ئێوە ئەزمونیەکتان هەیە ئەتوانن بەراوردێک بکەن لە نێوان خوێندنی ئێرە و خوێندنی دەرەوەی کوردستانیش ینی چ ئەوروپا بێت چ ئەمریکا بێت چه وڵاتانی دیکە بێ من نمونەیەکم لایە هی یەک قوتابیە ناوەکەم شاردۆتەوە ناوی مەکتەبەکانیشم شاردۆتەوە و بۆ بینەرانیش لەسەر شاشەکە دەرەکەوێ یعنی لە زمانی کوردی عەرەبی ئینگلیزی بیرکاری فیزیا کیمیا زیندەوەرزانی نمرەی پۆلی دەیەم ئامادەی فلان نمرەی پۆلی یازدەیەم ئامادەی فلان نمرەی پۆلی دوازدەیەم ئامادەی فلان ئامادەی یەکەم و دووەم ئامادەیەکی حکومی نەوەی سێم ئەهلیە ئەوە نمرەکانە بۆ نمونە نمرەکانی لە پۆلی 11 لە مەکتەبێکی حکومیە 50 60 58 60 58 51 57 لە پۆلی 11 55 71 64 50 42 55 50 ینی 50 60 50 60 بەڵام کە دێتە پۆلی 12 لە مەکتەبێک لە قوتابخانەیەکی تایبەتە 98 96 98 98 96 100 کەواتە کۆمنتی تۆ لەم بارەیەوە چی جیاوازێکە زۆرە وایە و ئەوەش ڕاستەکەیە چونکە تۆ مناڵێکت هەیە پەروەردەی ئەو مناڵە ئەەکەی 50 30 20 تەمبەڵی تۆ لە وەکو ڕەفیقەکانت نی تۆ نەوەتت نەهێنا تۆ نابی بە دکتۆر تۆ نابی بە مهندس ئەوە زەختێکە مناڵێکی تەندروست نییە باش ئەو زەختەی لەسەر ئەو مناڵەیە کە گەورەش ئەبێت ئەو زەختە ئەو مناڵیە کە ژیاوە لە مەکتەب هەر لەگەڵی گەورە ئەبێت و بۆیە ئێمە ئێستا زۆر کێشەمان هەیە لەم کۆمەڵگەی ئەڕواتەوە بۆ چی؟ ئەڕواتەوە بۆ ئەو کێشەیەکە هەمانەکە ئێمە فێر نابین لە مەکتەب پەروەردە هەیە بەس فێربوون نییە ئەو جیاوازە زۆرە تۆ باسی ئەستا مەکتەبی ئەهلیت کرد مەکتەبی ئەهلی هەر ئەوە نییە بڕۆ کیمیا و فیزیا بخوێنە و 50 و 40 بێنە ئارتە ریاضەیە مۆسیقایە مەکتەبە ئەهلیەکانیان ئەبێ هەر هەموو مەکتەبی کوردستان ئەبێ بگاتە ئەو ئاستە کە هەموو بەهرەکانی مناڵ دەربینێ لەوانەیە من لە مۆسیقا 90 بێنم لە کیمیا 20 بێنم
ئایا ئەوە من تەمبەڵم یان ینی زیرەکەم سازەرخان هەموو مامۆستایانەی بەڵێ هەموو مامۆستایانەی بوون من لە قوتابخانەیەکی حکومی دەرسەڵێنەوە ڕەنگە هەمان مامۆستا لە هەمان کاتە یان لە دوای ئەوە لە کاتێکی ترە بچێت ئەهلیەکە ئەو مامۆستایە لێرە بۆچی ناتوانێت ئەو خوێندکارە و قوتابیە پەروەردە بکات کە بڕوای بەخۆی بێت و نمرەیەکی باش بێنێ هەست بەبوونی خۆی بکە بۆچی هەمان مامۆستا لە قوتابخانەیەکی تایبەتە هەمووم شتانە بەردەست ئەکا بۆ ئەوە ئەگەڕێتەوە بۆ دوو خاڵ یەکەم خاڵ ئەوەیە کە ئێمە لە فێربوون لە بواری پەروەردە دەسەڵاتی خوێندن ئەوە سنترلایزد کەس مامۆستا ناتوانێت منهەج تۆزێ بگۆڕێ تاکو تەلەبە فێر بێت مدیر ناتوانێت بڕیارێک بدا سوودی هەبێ بۆ خوێندکاران ئەبێ بڕواتەوە سەرەوە لە ئەهلی مامۆستا ئەتوانێت یاری بە منهەجیش نە بەس شێوەی فێربوونی مناڵەکە بکە مدیر ئەتوانێت کەواتە ئەو نەوع دەسەڵات وەزارەتی پەروەردە ینی هیچ ڕێنماییەکی نییە بڵێ لە قوتابخانە حکومیەکانە پێویستە بەم شێوەیە لەگەڵ خوێندکاران مامەڵە بکرێت کەواتە ئەما گەڕێتەوە بۆ قوتابخانەکان کە تا ڕادەیەک هەندێکیان سەرکەوتوو بوون هەندێکیان شکستیان هێناوە لەوەی پەرە بە بەهرەی قوتابیان و خوێندکاران بدەن لەوانەیە بەڵام ئێمە ئەگەڕێمەوە سەر ئەو نمرەکان کە جەنابەت پیشانتدا لە مەکتەبە ئەهلیەکان ئێستا من چۆن ئەبم بە مامۆستا لە مەکتەبێکی حکومی تعینم بواری ئینگلیزیم تەواو کردووە تعینم ئەڕۆم لە فلان مەکتەب ناوم دەرەچی ئەبم بە مامۆستا تا ڕۆژی مردنم من تعینم ئیشی خۆم بە باشی بکەم بە باشی نەکەم مەعاشی خۆم وەرە لەناو قوتابخانە حکومیەکانی شەد بەرزمان هەیە نمرەی زۆر بەرز هاتووە آخر با بەس قسەکەم تەواوکەم من بۆچی خۆم هیلاکەم کە مامۆستایەکی تر خۆی هیلاک ناکە و ئەخیری مانگ حاڵم حاڵی ئەوە لە ئەهلیەکە وان نییە لە ئەهلی تۆ ئینتەرویو ئەەکەی ئیمتیحانی مامۆستا ئەەکەی مامۆستا غەڵەت بکە دەرسەکە بە جوانی نەڵێتەوە یەک وەرنینگ دوو وەرنینگ سێم وەرنینگ تەواو واتە ئەرکی هەیە و مافیشی هەیە هەردووکیە با من دکتۆر بچمە سلێمانی لای پرۆفیسۆر دکتۆر کەریم شەریف قەرەچەتانی دکتۆر سڵاوتان لێبێ بەمە بەست پێم خۆش بوو ئێستا بێمە لای تۆ بۆی تۆ گوێت لە ڕای میوانەکانی ئێرەشم بێت بە شێوەیەکی گشتی سیستمی پەروەردە لە هەرێمی کوردستان لە چ دۆخێکدایە و ئەو گلەی و گازندانەی لە سیستمەکە ئەکرێ و لە وەزارەت ئەکرێت تەنانەت لە قوتابخانە و مامۆستاکانیش ئەکرێت هۆکارەکانی چین فەرمونون زۆر سپاس بۆ بەڕێستان و بۆ میوانە بەڕێزەکانتان و بینەرانی بەرنامەکەت بێگومان ئەوانی بەڕێزانەی باسییان کە زۆر ڕاستە بەڵام من لە لایەنێکی ترەوە بۆیە چم یەکەم شت بۆ کابینەینەوە ئەگەرەیەوێ وەکو 28 ساڵی ڕابردوو پرۆسەی پەروەردە نەڕوە نابێ ڕێگە بە سیاست مەدار و حیزبەکان بن دەست بخەنە ناو بواری پەروەردەوە یەکێک لە گەورەترین کێشەکان کە قەیرانی بۆ پرۆسەی پەروەردە و فێرکردن لە هەرێمی کوردستان دروست کردووە دەسەڵاتەکان و زۆربەی بەڕێوەبەرە گشتیەکان سەرپەرشتیاری پەروەردەی مدیرەکان هەموو ئەوانەی کە بڕیاریان بەدەستە و جومگە هەستیارەکانیان لە بەردەستایە هەر هەمووی لە دەرەوەی وەزارەتی پەروەردە یەکلاکرێنەوە من تەحەدا ئەکەم وەزیری پەروەردە بتوانێ یەک فەڕەش لە سلێمانی لە دەڤەری سەوز دابنێ تەحەدا ئەکەم وەزیری خوێندنی باڵە هەتا ناوچە و لق لە لێر و لە دهۆک ڕازی نەبن لەسەر مامۆسایە عەمیدێ بتوانێت دەستکاری بکە و ئەمرەکەی بۆ دەرەکات فەڕاشێکی پێ نەقڵ ناکرێت جەنابی وەزیری پەروەردە من ئەمە کامە گەورەترین کێشەیە لەبەر ئەوەی پێوەرەکان و مەعایرەکانی سیاست زۆر جیاوازە لە مەعایر و پێوەری پەروەردە پێویستە ئەگەر بمانەوێ ڕێز و احترام بۆ پەروەردە و بۆ نەوەکانی داهاتوومان دابنێن نابێ بەڕێوەبەرە گشتیەکان نابێ مدیری مەکتەبەکان نابێ معاونەکانیان نابێ سەرپەرشتیاری پەروەردەکان لە لق و مەڵبەند و ناوچە و کۆمیتەیەک لای بکرێنەوە بە جەنابی وەزیر بەرزیمزای بەسەرکات تا ئێستا ئاوایە ئەوەی بڵێ پێچەوانەکەی وان نییە خۆی هەڵە خەڵەتێنێ ئێمە هەڵە خەڵەتێنێ لە واقعکە ئێماژی ڕاستن جێگا سیڤی و شتیوا بڵاوەکەنەوە بەزم سیڤیانە هەمووی خۆڵکردە چاوی خەڵکە پێش وەخت خەڵکەکە دانراوە کەواتە یەکەم شت من داواکاریم لە سەرۆکی حکوومەتی کابینەینەوە ئەوەیە ئەگەر بتوانێت هەر چەنگە لە بین دوکان و گومانم هەیە بتوانێت دەبێت ناتوانێت ئەشی بینی بۆچی پێ دوایە ناتوانن دکتۆر هەتاوەکو لە دەرەوە حکوم بن بۆیە ئەم بەڕێوەبەرە گشتیە کەسێ دای ناوە لەسەر بنەمای حیزبی بۆیە بنەمای پەروەردەی و معیاری پەروەردەیتیانە
ینی دکتۆر ئەم وەڵامەش ینی کەسێک حزبی بێ ناتوانێت گۆڕانکاری بە ئاراستە باشەکە بکە بۆ نمونە وەکو نمونەیەک باسی یەکەم باشە بە قوربان بە شەرتی حتا لە ناو حیزبیەکانیشا پلە هەیە لەوانەیە حیزبی هەبێ زۆر بە توانابێ بەڵام لە خوارەوە بێ داینانێن لەو ئەمەش هەیە لە حیزبەکانیشا پلە بە پلە هەیە چێ لەسەرەوە نزیک بێ و لەو کەسەوە نزیک بێ ئەوە دانێن ئەمە واقع لە کوردستانە با خۆمان هەم نەخەڵەتێن باش زۆر کەسانی پسپۆر هەیە شارەزان جۆشیان لێ ناگیرێ بەڕێزەکەم منیان دووسێ جار بانک کردووە من 4 جار لەسەر حسابی خۆم ئەو وەزیری پەروەردە و مدیر عامەکان پرسیاریان لێ بکە 4 جار بەبێەوەی زانکۆی سلێمانی ئیفادم بکە بەبێەوەی وەزارەتی پەروەردە دینارێکم باتە لەسەر حسابی خۆم لە سلێمانیەوە چوم لە لوژنەیەک دانراوین بۆ چاکردنی ئەم تاقیکردنەوەی وەزاریە کە وتومانە هەڵەیە نابێت لە 100% هەڵبژاردن بێ لەبەرەوەی کۆمەڵی توانای عەقلی هەیە هەڵبژاردن قیاسی ناکا بێ بکرێتەوە هەندێکی بە وتاری هەندێکی بە کوتەوەڵام جەنابی وەزیر خۆی ئاگادارە 4 حەزەکەی پرسیاری لێ بکات 4 کۆنووسمان نووسیوە بڕیار دراوە لە ساڵ 50 3 ساڵ پێش ئێستا پاریش ئەم ساڵیش ئەوە پرسیاریان لە من و پسپۆڕێکی تر لە زانکۆی سەلاحەدین پسپۆڕێکی تر سێکمان قیاسی و تەقوی من پسپۆڕی ئێمە کە لە وەزارەتی پەروەردە و پسپۆڕی نییە بڕواوێت تا ئێستا وەزیری موافقەتی لەسەر کرد مدیر عامەکان و نازانەوەیان چ تێکیان نایە یەکەواتە پرس بۆ بە منەکەی بۆ 4 جار من لە سلێمانیەوەی بۆی لەسەر حسابی خۆمیان بە واجبی خۆم ێزانم بەڵام جۆم لێ ناگری کەواتە ئەزانم کێشە و کەم و کوڕەکان لەکوێ بەڵام نایەنەوێت چارەسەری بکەن بە قەرارەکانی خۆیان پێش وەخت قەراریان ناوە عفو بعد خۆم کاگیادگار با بۆ تەواوکەم فەرموو ئەم ئاخر کۆنفراسی پەروەردەی کە کردیان من بەشدار بوون کە لەگەڵ دژی ئەوە بووم ئەوەی لە 100% بێ بە هەڵبژاردن باش بڕواو هەبێ خۆی وتی کاک ئێمە تازە قەرارمان ناوە ئێ باشە بۆ ئێمە بانگەکەن کە قەرارتان ناوە کەواتە بۆی شەرعیەت بن بڵێ من ئەندام پەرلەمان هاتووە لە لیژنەی پەروەردەیە ئەڵێ کاک تۆزای پەروەردە وتێت تۆ ئەندامی لەگەڵیان لە لوژنەکە وتم ڕاستە من ئەندامم بەس قسەکەم و بە قسەم ناکەن یعنی ئەمە هیچێکە خۆی پسپۆڕ نییە بەڵام پسپۆڕەکەش بانگەکە من لە 9293ەوە دەیان کتێب لە دەیان مەقالە بەرنامە سەدان پێشنیازمان کردو بە قوربان جۆمان لێ ناگرن پرۆژەم ماوە بە وەزارەتی پەروەردە مدیر عامی خستوێتی تەنەگەی خۆڵەکەەوە کە ئاوتێتی خۆمان ئەیکەین لە پارێزگای سلێمانی بە کتابی پارێزگار ڕۆشتووە ئەڵم بەڕێزەکەم تۆ جوگرافیای ئەفریقا جوگرافیای ئەمریکا فێری مناڵەکەی منەکەی جوگرافیای لەشی خۆی فێر ناکرێت چێ دەفەردەی ڕاهەقە و کۆناغی هەرزەکاریەوە نازانی سوڕی ماگانە چێ نازانێت شەیتانی بوون چێ نازانی جسمی چێ نازای هەمووی گرەی دەرونی ئەمانە کاڵێن بەرهەمی وەزارەتی پەروەردە باشە دەبا پێمام لەوە نەزانکۆ خۆمەوە دەخامەکەی و بەرهەمەکەی ئەوەیەتە بەلای ئێمە وەرە خوێندکاری زانکۆ کە بەرهەمی 12 ساڵی ئەوانە وەرە کەسێتی سیرکە بڕوا بە خۆبوونی نیشتیمان پەروەری بۆیە وەزارەتی پەروەردە من دەیان جاروتومە فەلسفەیەکی پەروەردەیی نیە دەفەرمو لە وەزارەتی پەروەردە پرسیارکە بڵێ فەلسفەی پەروەردەیی و چییە مناڵێ لە باخچەی ساوایانەوە هەتا ئاگاتە زانکۆ تەخەڕوجی پێکەی ئەوەندە ساڵە لای توێتەوەی کەی بە چه هاوڵاتیە کەسێکی مەدەنیە کەسێکی ئەلمانیە کەسێکی مەسەبیە کەسێکی تیرۆریستە کەسێکی نازان تێکەڵ و پێکەڵە هەتا ئێستا فەلسفەی نیە بەڕێزان زۆر مەواد هەیە لە نەزەری داروینەوە وەرگیراوە مادیە بەڵام لەو لاو دینی فێرەکەی عکسی ئەوەیە مناڵەکە سەری لێ تێک چووە وەزارەتی پەروەردە وازی لە پەروەردە هێناوە خەریکی تعلیمە من دەیان نمونە و بۆ هێنمەوانە کە بە نەزەری فێریانەکەن بەڵام هیچ گۆڕانکاری لە ڕفتاری مناڵەکەیان نابێت نەظافەت من الئیمان دە لە دەیوەرگرێت چڵمون و پیس و چەپەڵە ژوورەکەی پیسە نەیکردووە بە پەروەردە مثلا بۆ نمونە ڕێزی دایک و باوک بە هەر ڕژێت پێی دایکانە دەیان نمونی وا بۆ هێنوانە ئەڕاتەوە شەق لە دایکیڵا بەڵام دە لە دەشی لەوا وەرگتووە ئێمە بەس لەسەر ئەساسی تیۆری ئیشمان کردووە وەرە پەروەردەی نوێڵێ بێ خوێندکار سنتەر بێ دە باشە تۆ ئەم هەموو خوێندکارە لە پۆلای مامۆستا چۆن نتوانێت خوێندکارکە بە سنتەر ناتوانی بینا سێ دەوامە 3 سعات دەوام ناکە دوو دەوام ناکە دەوامی یەکەم دووەم بەسەر دیوارەکەی خۆی ڕایەتە ژوورە لە وڵاتانی تر گەورەترین کێشە من پێشنیازم بۆم کابینەی نوێ پەروەردەی مۆراڵ دابنێ کاکە پەروەردەمان نەماوە دکتۆر گەر با هەر لە ئێستەوە قسە لەسەر چارەسەر و پێشنیازەکان بکەین گرنگترین پێشنیاز کە بۆ کابینەی نوێم بکەین چییە ئەبێ چی بکەن ئەبێت لەکوێوە ئەم خەموو کەم و کوڕیانەی کە جەنابتان ئاماژەتان پێدا دەستکەن بە چارەسەرکردنی بەڵێ یەکەم شت وەکو باسم کرد نەهێڵێ سیاسەتمەدار دەستی تێ بخەن دووەم با پێوەری زانستیدا بنرێ بۆ هەڵبژاردننی مامۆستا سەرپەرشتیاری پەروەردەیی بە پێی پێوەری زانستی ئیتر حیزبیە حیزبی نیە مادام با بێلایەنیش بەلایەنی کوردستان نەژی بە حەقی خۆی بنێ بەس کەفاعەت و لێهاتووی هەبێت کاکە بڕۆ وەکالەتی ناسای ئەمریکی کەموو عالەمی داگیر کردووە سێ بەشی خەڵکی هند و شەرق و میسری و عێراقیە ئەوان هەر کەسێ بەتوانە بێ وەریەگرن هەموو خزمەتی یەکێکن لا ئێمە کەسێ بەتوانە بێ محاربەیەکەن ئەمە یەکێکە لە چشکان دوو
ئەوەکو ئەو مامۆستا سازان بە ڕێزێکیان باسی کرد سیستمی پەروەردە تۆ وەکو تەلاقی کاسۆلیکی لێ هاتۆ مەسیحی ئەگەر یەکێ بوو بە مامۆستا تا ڕۆژی قیامەت هیچ بزانویش نەزانێت مامۆستایە نابێ بێ سیستمی هەڵسەنگاندن هەبێ کە مامۆسایە توانای نەبوو دووری خەمەوە لە مامۆستایەتی ئەبێ پێوەەر هەبێ مامۆستای یەکەم هەبێ مامۆسای دووەم هەبێ سێمێ پاداش و سزا هەبێ ئێمە وەزارەتی پەروەردە خۆیان ئاگادارن یونسکۆ لەوانێ 50 دەورەی بۆ کردنەوە ئێمە 3 جار بەشدار بووین لە ئوردن داوایان کردووە کابێ وەکو وڵاتانی پێشکەوت و سیستمی هەڵسەنگاندن بەڕێوەبەرەتێک یاخود هەر شتێکی ناوەنەی لە ئەنجومەنی وەزیران بێ من هیوادارم ئەم کابینەی نوێ بیکە ئەبێ ئەنجومەنی وەزیران تەقیمی وەزارەتی پەروەردە بکات لە چه ئاستێکان نەک وەزارەتی پەروەردە تەقیمی خۆی بکە اینجا بزانێ پەروەردەی چ محافظەیە لە پێشەویترەوە مامۆستاکان ئێمە زۆر شت هەیە مامۆستا جان کۆلێجی پەروەردە لای ئێمە کەمترین نمرە کە لە هیچ کۆلێجێکی تر وە ناگیرە خۆیەکە بە پەروەرداوەکو تەمەڵخانە بێ لە کاتێکە لە ئەڵمانیا وەزیرەکان دکتۆریان من پرسیاری دیکەشمە بێت لە بەرەوەی میوانی دیکەشمەیە لێرە دێمەوە خزمەتتان بەڵێ بەڵێ سپاس دەکەم دکتۆر بێمەوە خزمەتتان پرسیاری دیکەشم هەیە سپاستانەکەم من ئەچمە لای ئەم مامۆستا بەڕێزانە کە دانیشتون لێرە حزوریان هەیە وەکو میوانی سەرەکی بەرنامەکەمان مەبەستمە بزانم ئێوەش پێشنیازەکانتان چیە لەو بارەیەوە هەندێک لە قسەکان ڕووی لە ئێوە بوو ڕووی لەو کەسانە بوو کە لە بۆ نمونە لە سپۆری پەروەردەن یاخود سەرپەرشتیاری پەروەردەین یان پێشتر مامۆستا بوون یان ئێستا مامۆستان پێم خۆشە ئێوە بە نسبەت چکە کابینەی ئێمە ئەمانەوێت کۆمەڵی ڕاستپاردە و کۆمەڵێک چارەسەر و کۆمەڵێک ینی چۆن بڵێ لاکردنەوە لە کێشەکان و چارەسەرکردنی بخینە بەردەمەم کابینەیە ئێوە لەو بارەیە و ڕئیتان چیە مایکەکە لای کێبوو بە فەرمونون پرۆسی پەروەردە بەڵام کە هاتی ئێستا پرۆسەیەکی تەندروستە بەڵام لۆ ئەو کاتەی نابێ نمونەیە کلۆبیلم دەستمە دەرۆی بابەتەکە هەولێر لە 96 سیدو معلە بوو ئێستا بوویتە 100 قسوور معلە خزمەت گوزاری و مەکتەب و هەموو شتش دەوێ دەبێ ئەو سیستەمە لە سعات 8:30 بەیانی تاکو و چاری ئێوارە بێ باشە یەک دەوام بێ ئەم مامۆستا بەڕێزە فەرموو مامۆستا فەرموو خاتون مامۆستا جەمیلە تا بە کورتی بێ مەمنونتانم بۆی ئەوانی دیکەس بەڕێوەبەری قوتابخانەی دیاری بەخێر مامۆستا یەکێک لە کێشە سەرەکیەکانی ئەوەیە ئێمە زمانی کوردی شیرینی خۆمان پەراوێز کردووە زۆر حەزمان لێوێ کە مناڵەکەمان دوو کەلیمە ئینگلیزی ئەڵێ ئیتر ئەچینە ئاسمان وێنە خوارە ئەڵێ مناڵەکەمان فێری ئینگلیزی بووە باش ئێمە پێمان خۆشە زمانی خۆمان جارێ یەکەم زمانی شیرینی کوردی بگەڕێتەوە قوتابخانەکان هەر لە باخچەکانەوە حتا وەکو هەموو قۆناغەکانی خوێندن پێم باشە زمانی کوردی لەسەر و زمانەکانی ترەوە بێ ئەو زمان جیاندا حکومەکات و ئیشەکانی پێڕوات و ئینە بێ ئەوترێ زمانی ئینگلیزی بۆ خراپە لە منیش ناڵێم خراپە بەڵام زمانەکەی خۆم پاراوێز نەکرێ بخرێتە ئەولاوە ئێستا هاتۆ سیستەمێک هاتۆ بۆ من ئەڵێ وەرە زانستم بە ئینگلیزی بۆ بڵێرەوە من کادرم نییە کادریش بە توانام نییە ئەو ئینگلیزیە بڵێتەوە مامۆسا هەیە توانای نییە ئەسڵەن لەفزەکانیان هەر بەغەڵەتی ئەڵێنەوە پێشنیازەکەم خولی بەهێزی ئینگلیزی بکرێتەوە کادری زۆر بەتوانە هەبێ بتوانێت ئەو سیستەمە ئینگلیزیە بەڕێوەبەرە ئەو مامۆستا بەڕێزش مامۆستا ینی زۆر جار ئەوەندە باسی خەم و کەم و کوڕەکان کراوە ڕەنگە هەموو ماڵێک کامێرایەک بچێتە ماڵەکەی بڵێ خەمەکانی سێکتەری پەروەردە چیە یەک دووسێ بۆمان بژمێرن بەڵام ئەگەر ئێمە بڕوانی نەداهات و ئەبێت چی بکرێت بڵێ تەوەن بۆ داهاتوو پێم باشە ئێمە وەزارەتی پەروەردە بۆ چیە ئایا چێ مەحوەرە ئایا بەڕێوەبەری گشتیەکان یاخود مامۆستایەکان یاخود سەرپەرشتارەکان هەت بێگومان هەمومان کۆچین لەسەرەوەی کەوا تەڵەبە قوتاوی خوێنکار میحوەرە کەواتە کە ئەوە میحوەرە پێویستە ئێمە بگەڕمە ئەو خاڵی کە بەڕێزان باسییان کرد ئێمە سیستەمان هەیە بەڵام لە باری جێبەجێکردنە لەوانەیە ئەو کەسی کە سیستەمەکە جێبەجێ دەکا زۆر شیاو نەبێ یاخودی هاتوونێبی کەواتە لێ ئەو خاڵی کە برادران بەسییان کرد خاڵی ئیدارەدانە ئیدارەدان سیستمەکە باشە بەڵام ئیدارەدانی خراپە لە قۆناغی ئێستادا بەڕێزت پرسیارەکرد لە مامۆستای پێشووتر کرد گوتت پرسبی ئەوە کراوە بۆ ئەو پێڕووکردنی ئەو پرسیارە بە ئەو سیستەمە کاتێکە ئەو سیستەمە پێڕووکرا لە ساڵی 2007 زیاتر لە 170 مامۆستانی شارەزا و پسپۆر هەندێکیان گوتیان کاتی نییە لە وڵاتی گوێیان لێنەگیرە گوێیان لێنەگیرە هەندێکیان گوتیان باش نییە ئەو سیستەمە مامۆستاکانی دیکەش قسەیانێ من دێمەوە خزمەتان دکتۆر سەروەر ینی ئێوە پەرلەمانتاریش بوون ئەمەی پێوترێ سیستمی سویدی سیستمێکە پڕ بە بەرگی
پرۆسەی پەروەردە و فێرکردن بێ لە هەرێمی کوردستان یان پێشنیازت بۆ کابینەی نۆیەم کە پێم وا بێت بە خاڵی زۆری وەکو ئینستیتوتەکەتان ئاراستەی سەرۆکی ڕاستپێدراوی حکوومەتی نوێتان کردووە ئەوەیە کە واز لەم سیستمە بێنێت شتێکی تر بکات. جارێ ئەم سیستەمە سویدی نەبووە و بەکو مەهابادخان شارێت پێدا سویدیش نییە بەداخەوە ناوی لێنرا چونکو وەزارەتی ژوای نەوتووە سیستەمەکەی کە دانراوە سیستەمێکی باشە زۆر زۆریش باشە بەڵام کاتێک سیستەمێک دادنەی دەبێت زەمینە سازی بۆ بکەی مامۆستا باسی کرد یەک دەبێت کاتی بۆ دەستنیشان بکەی کاتی خوێندن باشتر بێ ژینگەکە باشتر بێ هۆکارەکانی فێربوون هەبێ مامۆستا ڕاهێنرا و بێ پرۆگرامەکەی وەکو پێویست بێ و کۆمەڵک شتی تریش ئێمە هیچمان لەوانە نەکرد هاتی سیستەمەکەمان هێنا با من بێمە سەر خاڵێکی تر مادەم وابوو ئەگەر قسەی ئێمە لەسەر پەروەردەیە چۆن بواری پەروەردە بەرەو پێشەوە بچێ و گۆڕانکاری تێدا بکرێت لە کابینەی نۆیەمدا من ئەلێرەوە ڕوو لە کاک مەسرور دەکەم کە بەڕاست پێدراوە بۆ سەرۆکی حکوومەت ئەوەی کە جەنابەت باس کرد پێش ئێستاوت تۆ بە ڕەشببینیەوە سەیری دەکەی من بە ڕەشببینیەوە سەیرم نەکردووە بەڵام ئەوانەی ڕای تۆە نەمسپاسن ئەڵێن ڕەشببینە بەرامبەر دەکەم ئەگەر ئیجازەم بدەی بە چڕی هەندێک بابەت بڵێم فەرموو من ڕەشببین نیم ئەمە یاسایە نییە 9 ساڵە لە پەرلەمانی کوردستان پرۆژە یاسایەکی زۆر باشەیە پەسەند ناکرێت لە بەرملانەی حزبی کاک مەسرور یەکەم ئیشت پەسەندکردنی ئەم یاسایە بێ وەکو حکوومەت بینێرە بۆ پەرلەمان داوا لە پەرلەمان بکە ئەمە بودجەیە داناندرێ بۆ پەروەردە کە زۆر گرنگە ئەوەی داژنرابێ گەندەڵی تێدا کراوە خوراوە پارەی دروستکردنی قوتابخانەیە دەبێت ئەمە بجێڕدرێتەوە ئەمە ڕەشببینی من نییە ژینگەی قوتابخانەکان مامۆستایانی بەڕێز دەزانن کە چەندە خراپە کە بە داتای وەزارەتی پەروەردە 181 قوتابخانەکان بە کەلکی خوێندن نایەن توخوا بە هەندێک داتا بڵێم ئەمە داتای فەرمیە ئەخر معقولە لە 6635 قوتابخانە 1785 دوو دەوامە 124 سێ دەوامە 5 4 دەوامە ئەخر چۆن ئەو سیستەمەی ناوی دەنێن سویدی جێبەجێ دەکرێت ئەخر پێم بڵێ لە 6635 قوتابخانە 122 بینای نییە 160 گونجاو نییە 180 دەمێنێتەوە کە بەکەلک بێ ئەخر 1395 قوتابخانە میوانن لە بینای تر 600 لادێ کە مناڵی تێدایە بێ قوتابخانەیە 30 قوتابخانە لەگەڵ دروست کراوە دوای 28 ساڵ لە دەسەڵاتی خۆماڵی خۆمان معقولە من پرسیارێک دەکەم ئەوە مامۆستای خۆم دکتۆر کەریم باشتر دەتوانێت ئەمە هەڵ بسەنجێنێت معقولە ئەمە داتای خودی وەزارەتە 159 لە 159 قوتابخانەدا WC نییە بۆ مناڵەکان مناڵێک بچێت بۆ چۆ ئۆندە سەعاتە بمێنێتەوە 350 قوتابخانە WC بۆ مامۆستانیە من ڕەشببینم یا ئەمە ڕەوشەکەیە هیچ وەزەکە گۆڕێت کاک یادگارجان معقولە بەپێی ئەو سیستەمە سویدیە دەبێت هەموو قوتابخانەیەک بەلای کەمەوە مامۆستایان دەزان توێژەرێکی کۆمەڵایەتی هەبێ بەڵام 5035 قوتابخانە بێت توێژەرن لە هەرێمی کوردستاندا ئەو کێشانەی کەوا دروست دەبن لە لای مناڵەکان معقولە لە 4-5 ساڵی ڕابردوودا ڕێژەی واسێنان لە خوێندن ئەوەندە زیادی کردووە ساڵانە 30 تا 45,000 مناڵ وازی لە خوێندن هێناوە دەکەوێتە کۆڵانەکان چێ لی پێچاوەتەوە ئەوە ڕەشببینی منە کەوا هەیە معقولە کاک یادگار 191 قوتابخانەکان تاقیگەیان نییە 191 قوتابخانەکان تاقیگەیان نییە مامۆستایان دەزانن ئەمە داتای وەزارەتە داتای من نییە لەکوێیە دەتوانی تۆ سیستەمێکی باش بهێنیتەکایەوە ئەمانە ئەمە ڕەشببینی منە کاتێک پرۆگرامەکان پڕن لە هەڵا ڕژوانەی تۆ باست کە ڕەنگە و کەسەی بەنیازە بێ بە وەزیری پەروەردە ئێستا پەشیمان بێتەوە لە یادگار بەس بمبووری ئەو قسانە من ئاراستەی بەڕێز کاک مەسرور بارزانیە کە ڕاست پێدراوە بۆ سەرۆکی کابینە بڵێ ئەو کابینەیە کە دەچی ئەو وەزارەتەی کە هەردەیە کە بەناوی پەروەردەیە دار و پەردووی بەسەریەکەوە نەماوە دارماوە تکا دەکەم ئەوەی دەیڵێن ئەمە ڕەشببینی نییە دەبێت پەنجە بخەینە سەر ئەوانە بۆ ئەوی چاک بکرێ کاک یادگار ئەخەر معقولە چاپی کتێب تا ئێستاش لە دەرەوە دەکرێت ساڵانە بە دەیان ملیۆن دۆلار لە چاپی کتێب سرف دەکرێت بەڵام مناڵی کوردیش بێ کتێب بێ ئەخەر معقولە لێرەدا زمانی شیرینی کوردی پشتگوێ بخرێ لە بینی شەقشەقێنی نێوان وەزارەتی خوێندنی باڵا و وەزارەتی پەروەردەدا معقولە خوێندن لە ناوچە کوردستانیەکانی دەرەوەی هەرێم لە کەرکووکی دڵ و قوچی کوردستاندا
دەزانن بە چ ڕێژەیەک لە دابەزینە کوردەکان مناڵەکانی خۆیان دەرهێنا و مەکتەبەکان چەند لە پاشا ئەخر من چی بکەم ئەوە ڕژبینی منەکە لە چەند ساڵی ڕابردوودا پرسیاری تاقیکردنەوەکان فرۆشراوە و مامەڵی پێکراوە سەدان هەڵە هەبووە لە پرسیاری تاقیکردنەوەکان دەبینین مناڵەکان پۆلی دوانزەکان لە چەند ڕۆژی ڕابردوودا چی هینێک ئەوەی ماوە ئەوەی کاتمە وڵات باسی بکە مامۆستا هەڵگورد من هیچ پرسیارێ ناکەم چکە ئاگادارم کە کۆمەڵێک کۆمنتی زۆرت حاضر کردووە و لە ناو قسەکانتە من پرسیارم بۆ دروستە بێ فەرموو بەڵێ کاکاتگەر ئەوەی برادران باسییان کرد لە هەر خاڵێک ئەوان باسییان کرد ئەمن یەکسەر تەماشێ وەزئی خۆمان کردنا و قوتابخان ئەمە ئەو مەشاکلانەمان چۆن حل کردو چکە بتێنێتەوێ نەتیجەی هەیە ئەنجامی هەیە قوتابخانێنێ ئێمە ئەنجامی هەیە و دیارە خەڵکێک کە ئەگەرنا مەکتەبی بەبێ پارە هەیە بە بەلاشێ بۆ خەڵک دێ پارەی خۆ دەراتن دێتە ئەو مەکتەبانە دیارە نەتیجەی هەیە ئەو نەتیجانە لەسەر ئەساسیوی کە ئەمە نەزەحەتمانینە کە نەزەحەتمان هەیە دیارە ئەو مەشاکلان ئەو برادرانە باسی دەکەن ئێمە بەسەریدا زاڵ بووینە ئەگەر بێتە پرسیار بێتە سەر ئەوەی جارە وتێ ئێوە بۆ یاتوان بەسەر مەشاکلەکانە زاڵ بن چکە پارەتان لەبەردەستە دەتوانە ئەمرۆ یەکەتان لەبەر ئەوە تازە کاک یادگارە ئەو پارەی ئێمە لە خەڵک وەریدەگرین ئەگەر دراسەیەشی تەواو بکرێت و بەسەر میزانیەی وەزارەتی پەروەردە ئەو میزانێک کە بە وەزارەت پەروەردە تەرخان کراوە دابەش بکرێت بەسەر ژمارە قوتابیەکانی هەرێمی کوردستان ئەمن زۆر لەوەی ئەکیدم زیاتر لێمە وەردەگرن بەس کێشەکە لەوەیدایە کێشەکە لەوەیدا و کاک دکتۆر باسی کرد لە ئیدارەدانە ئەمن ناتوانم کێشەی پارەیان نییە ناتوانم یەک خاوێنکەرەوە بەبێ ئیشدا بمەزرێنەوە ناتوانم یەک ئەسیستان یەک مامۆستار ئیشی من نیە ناتوانم دای مەزرێنم ئەو بجێ لەبەر دەستمدایە ئەو میزانی منە ئەوەش مامۆستاکانی منە و ڕاتبی منە دەورانی پێدەکرێت ناتوانم چارەسەر چییە کەواتە کابینەی مامۆستا کابینەی نوێم بێت دەست بکە بە هەڵوەشانەوەی گرێبەستی کاری یەک سوپا خەڵک کە ئیشیان نییە ئەوە ئەوە ئەمن با بڵێن کێشەی زۆر گەورەی هەم بەس وەزارەتی پەروەردنی هەموو وەزارەتەکان یەک دنیا بندیوارمانە ئەوە هەیە بەس ئەمن کە باز دەکەم ئەوە ئەم بۆچ ئەو کێشانم نییە کێشەکە لەوەی دانیە کە ئەمن پارەم زیاترە لە وەزارەتی بەعکسەوە ئەمن دەبی بینایی بکەم وەزارەت پەروەردە بینایە و مەسروفات و هەرچی هەیتی هەمووی لەبەردەستدایان ئەمن ئەو ئیمکانەتی وەزارەت پەروەردەم لەبەردەستدانێ کاک یادگەر ئەمە کاتی خۆی پێشنیارێکشمان کرد پێشنیارمان کرد وەزارەتی پەروەردە لەبەر ئەوەی مشکل لە ئیدارەدان هەیە لەبەر ئەو مەحسوبیەت و دامەزراندن و ئەنی سەیتران نەمایە لەسەر ئەو شتە سەیتران نەمایە جەنابەت هەر کەسێک دکتۆر برادرش زۆر نزیکی منە ئەو 100,000 تەکلیف بکاتن بۆ دامەزراندنی هەر کەسێک لە سلاحەتی من نییە لە ئیمکانەتی من نییە ئیشی من نییە کەواتە کابینەی نوێم هیچ نەبێت لێرەوە مەزرێنێت نابزانێت بۆ وە چۆن دایەمەزرێنێ ئەوە بزەبت چونکە مەوزوعی دامەزراندن کاک یادگار ئەتو دەبی بزان ئەو خەڵکە ئەو کەسێکە دای دەمەزرێنی چی پێەیە چ دەتوانێت چی بکاتن ئەتو ئەگەر ئەوە شتت کرد ئەتو هەر لەوەی ئیسیفادە ناکەی خەڵکەی زیرەک دینە ناو وەزارەت لە شێشکەی ئیسیفادە دەکەی هەمومان دەزانین یەکسەر هەموو لە سەفی شەشی خیدنەکی باش دەکە بۆ بیستە کۆلیز بەسکە چۆ کولیە لە کۆلیژ ناخوێنێ چونکە سیستەمی دامەزراندن هەیە ئەگەر حکوومەت وەکو کەرتی تایبەت بڕیارێک بداتن بڵێ ئەوە من دامەزراندن لەسەر ئەساسی کەفاعەتە بەس فعلا لەسەر ئەساسی کەفاعەت بی ئەو کاتێت چ دەکەی تەشجیع ئەو خەڵکی دەکەی کە دەستە کۆلیژ وەکو هەموو دنیا خۆی مادی بکە ئەو 4 ساڵی شتێک فێر بێ هەتا بتوانێت دابمەزرێتن ئەو کاتی ئەستفادە لێکرد دێمەوە خزمەتتان من ئەچمە لای قەرەداغیەک بەڵام خاتوماباد قەرەداغی نییە مامۆستا هۆمەر قەرەداغیە ماشەڵڵا قەرەداغیەکان لە هەموو شوێنەکەن مامۆستا هۆمەر قەرەداغی پسپۆرێکی بواری پەروەردەیە کەسێکی شارەزایە لە ماوەی ڕابردوو مامۆستایەوە سەردانی هەرێمی کوردستانتان کرد لە سویدەوە هاتن کۆمەڵێک خاڵتان هێنابوو و کە باسی سیستمی سویدی ئەکرێت ناوی تۆ دێتە ناوانەوە ئەم سیستمە کێشەکانی چی بوو ئەو خاڵانەیەوە خستانە بەردەستی کەسانی پەیوەنددار چی بوون چەند لای لێکرایەوە و چەندی پشتگوێ خراتە ئەمڕۆ فەرمونون باڵێ زۆر سپاس لە ڕاستیا تەنانەت بۆ ڕۆژێکی سیستەمێک نەبووە لە کوردستانە ناوی سیستمی سویدی بێت ئەوە ناوێکە زیاتر لیان نا لە کۆنفرانسی پەروەردەی ساڵی 2007 من چوون بۆ کوردستان داوایان لێکردن پرۆژەیەک تەقدیم کەم بۆ پەرلەمان بۆ کۆنفرانسەکە منی لە سویدۆ هاتمەوە پرۆژەیەکم پێ بوو 22 خاڵ بوو پێشنیارم کرد کە ئەو 22 خاڵە وەکو ریفۆرم
لە سیستەمی کوردستانە بکرێ ئیتر لێەوە ناوەکەی لێ هات کە نا سیستەمی سویدی بەڵام بە هیچ شێوە بۆ ڕۆژێک ئەو سیستەمە تەطبیق نەبووە لە کوردستانە ئەوەی کە کرا لە کۆنفرانسی پەروەردا لە ساڵی 2010 حوت خاڵیان لەو 22 خاڵێ من وەرگرت خاڵەکانی ترێن پشتگوێ خست و ئیهمالیان کرد ئەو خاڵانی کە وەرگیرانی چێبوو لەوانەی یەکیان لەوانە و دەرچوون و دەرنەچوون لە پۆلی یەک بۆ سەی قۆناغی بنەڕەتی نەمێنێ یەکێک لەوانەوە کە خوێندن کرا بە ئیلزامی جاران 6 ساڵ بوو کرا بە 9 ساڵ قوتابخانەکان کران بە کران بە 1 بۆ 9 یەکێ لەوانی ترەوە بکە تاقیکردنەوەی نیوەی ساڵ نەمێنێ ئەوانیان هەموو لابرد یەکی ڕیفۆرمێکی ترەوە بوو کە تاقیکردنەوەی بە کالۆری پۆلی 6 سەرەتایی ئەو ساو نۆی ئێستا نەمێنێ من بێزگە لە ریفۆرمانە ریفۆرمی گەورم پێشنیار کردو لە بواری بەها بنەمایەکانە من باوەڕم وایە سیستەمی کوردستان کاتێکە بە سیستەمێکی تۆزێ ڕۆژ ئاوایی دیموکراتی کە کۆمەڵێک ریفۆرم کرد لە بواری بەها بنەمایەکانە بەها بنەمایەکان بریتین لە قوتسیەتی ژیانی ئینسان بریتین لە سەربەستی تاکە کەس بریتین لە یەکسانی ژن و پیا و بریتین لە ڕێزگرتنی مافەکانی مرۆڤ مناڵ بە تایبەتی پێی ئەو کۆمێشونەی کە هەیە 54 خاڵە بریتە لەوەی سۆلیدارەتی بەرامبەر ببورن ئەو مناڵانی کە پێویستیان بە یارمەتی زیاترە ئەم شتانە کاری لەسەر نەکرا بەڵام سیستەمەکان ناونە سیستەمی سویدی لە ڕاستیە بۆ ڕۆژێکی سیستەمی سویدی نەبووە بۆیەش ناوێن لێنا سیستەمی سویدی بەری ئێمە لە سویدەوە هاتوینەوە پرۆژەکەشوان لە سویدەوە گەڵاڵە کرد و هێنامەوە ئەوانە بەزۆکە وتم قوبوڵیان نەکرد هەنێشتیان کە ئاسان بۆ قوبولیان کرد هەنێشتیشی تریان کە زۆر گرنگ بوون پاشگویان کرد و ئیشیان پێ نەکرد بەڵێ ڕەنگە مەوە سار لەبەرەوەی لە سویدەوە هاتووە لە خۆشەویستی تۆ ناوێن نابێت سیستەمی سویدی پێشنیازەکانتان لەو بارەیەوە چین مەسەلەوەی کە حکومەتی نوێ لە هەرێمی کوردستانە چی بکات لە ڕاستیە کار زۆرە کە نەکراوە وای لە ساڵی 1990 کۆکارێکی هێچگار زۆر کرا یەکێک گرنگترین ئەرکەکان کە حکومەتی تازە بیکات ئەوەیە کە یاسایی قوتابخانەکان دانێت یاسای پەروەردە و خوێندن دانێت سیستەمی کوردستان سیستەمی فێرکاری کوردستان ئەبرێ بەڕێوە بە بێ یاسا لە سویدا یاسایەکە پێڵێن سکولاگ ئەم بەم یاسایە قوتابخانەکان ئەبرێن بەڕێوە لە کوردستانە یاسامان نییە ئەوە لە هەمووی خراپترە هەمووی کە تۆ سەرەوەی وەزیر کێ وەزیر مەزاج و بە شێوەی عەقلی وەزیر چکارێ بکات زۆر سپاس بۆ مامۆستا هۆمەر قەرەداغی پسپۆری پەروەردەیی کە لە ستۆکهۆڵمی سویدەوە لەگەڵمان بوو دکتۆر کەریم ئێوەمان بیر نەچووە من دێمەوە لای جەنابتان لە سلێمانی پێم خۆشە بە کورتی و پوختی لەسەر دوو بابەت قسم بۆ بکەی یەک پێشووتر ڕادگەیاندە بوو کە لێرە وەزارەتی پەروەردە فێرکردن ئەکات و دەستی بە پرۆسەی فێرکردن کردووە وازی لە پەروەردەیەناوەوە دوو بۆچی خوێندکارەکانمان قوتابیەکانمان کاتێک قۆناغێک کە بڕن هیچ ئیشێکیان بە مەنهەجی و قۆناغە نامێنێ یانەی سوتێنن یانەی دڕێنن یان فڕێدەن زۆر سپاس واللهی ئێمە بێ واز لەو بیرۆکە تەقلیدیە بێنین لە فیزیایە ئەبێ ئەمانە فێری خوێندکارکە نەبێ ئەساسیاتەکانی فێرکرێ ئەوی تری ئەبێ لە ڕێگەی خۆیەوە لە ڕێگەی چالاکی دەرەکیەوە کە سوکاریەوە زۆر شیتر هەیە ئەمە بێ خوێندکارەکە خۆی ناچارکەی بیکار نەک هەموو عیلم بێنی فیزیال لە یەکی با بڵێن متەوەستەوە یا لە خود لە زانستەکانە بێنی هەمووی بکەیتە ناو بە شەرتێ زۆریشی کە ئەم کەسە تەخەڕوجەکە سوودی لێوە ناگرێت لە زانکۆ ژێمە و کێشەمان هەیە والله قسمی وا هەیە نیوەی بابەتەکانی لابیش لە مەسەلەکە ناگۆڕێ قسمی وا هەیە یەک ئەو بابەتانی خوێنە هیچی بازاڕی کاری نییە لە ژیانی واقعی سوودی لێ نابینێت پێبکە ئەمە هیچێکە لە کێشەی مەنهەج و پرۆگراممان مامۆستا هۆمەرزەی باسی شتێکی کە من حەزەکەم لە حەزە لەسەر ئەوە بەم یەکەم لە سویدا لەم ماوەیە وای لێ هاوە جینا 200 ساڵیش بێلەوانەیە تەقەیە نەکراوە لە سویدا تۆی هێنی بۆ سیستمێک بۆ بیئەکەی من مناڵ هەیە باوکی بەیانیان بە شەقەڵ یەسێنە بۆ بە کەسێکی ماسۆشی لە زەد لە لێیان وەرەگرێت تۆڵی لێیان نەمێنێ وەڵی لە زۆر لە مەکتەبەکان لێیان ڕاستە بە ڕسمی نەما بەس چڕنوق و تف و هەزار شتی تر پێیا بوو بۆ لەبەرەوەی تۆ بێ ژینگەی خێزانی چاکەی مناڵ فێرکەی باوکی ڕێزی بگرێ ڕەئی هەبێت تۆ چۆن لە مەکتەبێکی یەگە لە خێزانەکە بەم شێوە بێ ئەبوایی لەسەر خێزام کرا هیچ لەسەر باخشەی ساوام کرا اینجا سێکتەرێکەیە زۆر پشتگوێ خراوە لە کۆنگرەکانی پێشووترە باسی پەروەردەی تایبەتیان کردووە سەیریکە وەرە مفارەقەکە لە چیا بە قوربان هاتوون بەبێەوەی پرس بە پسپۆر بکەن
ئەڵێ مناڵ مافی خۆیەتی خاوەن پێداویستی تایبەت فێر بێ ڕاستە بەڵام سیستمی دەم جیاندا ناوە تێکەڵکردن بەڵام جیان نەکردوێتەوە لە هەموو وڵاتانی دنیا جیاکرێتەوە من چوون بۆ مەکتەب مناڵ هەیە تەخەلف عەقلی هەیە بڕوا و هەبێ بۆ کزی بە مامۆستاکە یاوە 3 مانگە مامۆستای لە خەستەخانە کەوتووە پەلاماری مامۆستاکە یاوە ئەگەر ئەم مناڵە مافی هەبێ فێر ببێ ئەی 50 مناڵی تر مافی نییە فێر ببێ هەمووی سەیری دواوەکەن ئەمە غەڵەتی وەزارەتی پەروەردە بوو ئەبوایە سیستمەکە بەم شێوە نەبووە دەمش تێکەڵکردن تەنیا بۆ ئەو مناڵی خاوەن پێداویستی تایبەتیانە بێ کە توانای فێربوونی هەیە ئەویش ئەوانن ڕێژەی زیرەکیان لە 70 بۆ 85 کە وەزارەتی پەروەردە ئەمە ئاگاداری نیە اختیباری زەکا ئێمەیکەین ئەمانە پێویستیان بە مامۆسای دووەم هەیە ئەبێ ئەوانەی کە ڕێژەکەیان کەمترە لە 70 پێویستیان بە پۆلی تایبەتێ لە هەموو کوردستانە پۆلێکی تایبەت نەکراوەوە ئێمە لە سلێمانی بەڕاستی بە جودی کاتی خۆی کاک بەهرۆز پارێزگار لە 5 مەکتەب کردومانە تەوانی ئێستا شوێنمان بۆ کردوونەتەوە ئەوەی مامۆسا هۆمەرزەیی وتی کە ئەڵێ قەرەداغی لە 1 و 2 3 امتحان نەمێنێ ڕاستە بۆ سوید ڕاستە بەڵام من دڵنیام لەوێ کە مناڵێ یەکی سەرەتایی یەت تەسلیمی وەزارەتی پەروەردەیەکە تێستی بۆکەن ئەگەر مناڕەکەی نۆرمال بوو ڕاستە لە 1 و 2 3 دەرنەچوو خەتای وەزارەتی پەروەردەیە بەڵام ئێمە بە هەزاران مناڵی خاوەن پێداویستی تایبەتمان هەیە تێستەی بۆ ناکرێت یەکی 2 ئەچێتە 2 ئەجێتە 3 دوایی بە باوکی ئەڵێ ئەچێتە 3 و 4 وەڵا بەکەڵک نایە مناڵ هەیە وەڵڵاهی چۆتە 6 سەرەتایی ناوی خۆی فێر نەبووە باشە ئەمە گوناحی چی مناڵە 6 ساڵ دکتۆر باسی پرسێکی زۆر گرنگت کرد باسی خێزانت کرد ئێمە لە پۆلی تایبەت داماناوە لە ماوەی ساڵێکە فێری سەدان شت بووە بەڵام بە 6 ساڵ لەبەرەوەی تێکەڵیان کردو لەگەڵ مناڵی ئاسایی لەبەرەوەی ڕێژەی زیرەکەی زۆر دواکەوتووە تێستی زیرەکیان بۆ نەکردووە مستەقبەلی ئەم مناڵیان فەوتانی سەر دایک و باوکەکان هەموو توشبوونە دەستەوە بڵێ دکتۆر ئەمە خەمێکی گەورەیە بەڵام بەنسبەت توێژەرە کۆمەڵایەتیەکانەوە مەبەستمە ڕای جەنابتان بزانم و کۆلێجی بەهرەداران و ئەزمەڕەمە لە لوژنەیەەکەی بڕوات هەبێ مامۆساجانەگە ڕێگەم پێ بێ یعنی بەهرەدار جایە مەوهوب لەگەڵ زیرەکە جایە ئەوەی ئێوە باسی دەرەجە ئەکەنەمە پێڵەن متەفەوەقین دراسیەن من بە وەزیری پەروەردەم وتم بەڕێزەکەم تۆ چۆن یەکێنەوە سەی هێناوە ئەڵەی ئەمە بەهرەمەندە تۆ اختیباری بەهرەمەندی بۆ کردووە کە تێستی تایبەت هەیە ئەویش ئەساڵە ڕەسەنایەتیە مرونە نەرمایەتیە دوای ئەوە تەلاقەیە حساسێ مشکلاتە ینی ڕەوانیە هەستکرد هیچ ئێوانە نەکراوە لەسەر دەرەجە کەواتە بێ ناوی بنێ متەفەوەق دراسیە نابێ بناوێنەی بەهرەمەند زیرەکی جایە بەڕێزان زۆر مناڵ هەیە 70 60 بەڵام زۆر زیرەک و بلیمەتە چکە تۆ اختیباری زەکای بۆ نەکردووە تەحسیلە هیوا هەیە عیلەی باشە مامۆستای خصوصی بۆ گرێ ئیمکانەتی باشە لە ناو شارە دەرەجەی زۆرێنێ لەبەرەوە نییە زیرەکە بەڵام مناڵێکی مناڵی فەقیرە ئیشەکە شوێنی سعیکردنی نییە سەدان کێشەی هەیە زۆر زیرەکیشە بەڵام ناتوانێت دەرەجە بێن چێت تەحسیل جایە و زەکات جیات ئەمانە بێم ئیشی لەسەر بکە امتحانی شەفەوی توخوا امتحانی شەفەی لە وەزارەت ئێمە چەند ئیشمان لەسەرگرەوە هەتاوەکو ئێستا تعلیماتێن نییە مامۆستا چۆن امتحانی زارەکی بکە شەفەوی بڕاو هەبێ مناڵی من پرسیاریان لێ کردۆ مامۆستا ئەو حەیوانە چییە کە زۆر سەریع و زۆر گەورەیە هەتا ئێستاش کەس نایزانێت مناڵەکەم تووشی عقدە بۆی گومم باوکە چیە وتم وەڵڵا ڕۆڵە نازانم فیل گەورەی ئاسک بچووکە سەریع بەڵام گەورە نیە بە مامۆساکەڵم مامۆساژیانە چیە ئەڵە وەڵام مناڵەکە خۆی زیرەکە هەروە پرسیارەکەم لێ کردەوە بابە تووشی گرەی دەرونی کردو ئەنچی پرسیارە لێ کردەوە کەواتە ئەمانە شتی بەسیتە من بۆ باسەکەم سپاسان دەکەم دکتۆر لێرەش میوانی دیکەمەیە دکتۆر دێمەوە لاتان بۆی ڕاتان وەربگرم لەسەر توێژەرە کۆمەڵایەتیەکان و ڕۆڵیان لە ناو قوتابخانەکان ئەم توێژەرە کۆمەڵایەتیانە ئەبێ چی بکەن کە تا ئێستا کردو دێمەوە لاتان دواتر مەهاباد خان بێمەوە لای تۆ ئێوە دەمێکە قاڵن لە بواری هونەرە لە بواری ئەدەبە یعنی ئەبێت لە قوتابخانەکانمان وانەی هونەر وانەی بۆ نمونە ئەوەی پێوترێت فیزیکال ئێدوکیشن ئەوەی پێوترێت پەروەردەی جەستەیە یاخود ئەوانەی کە وەرزشە یان زۆر شتی دیکەیە چۆن لێرە بە دووە لای لێ بکرێتەوە و ئەمە چ ڕۆڵێکی لەسەرەوەیە کە تاکێک دروست بێت کە ئامادە بێ بۆی بچێتە ناو کۆمەلگا و تاکێک بێت کە بەرهەمی هەبێت نەک تەنانەت کێشەی لەگەڵ خۆشیە هەبێت بێگومان هەموو وانەکان ینی وەرزش تۆڵێ قسەیەک هەیە ئەڵێ العقل السەلیم فی جسم السەلیم یعنی تۆ ئەگەر تەندروستی لە شت نەبێت تەندروستی عقلی شت نییە یان بە پێچەوانەوە بۆیە لە لای ئێمە لە قوتابخانەکانی ئێمە هەندەی بە بیرکاری و فیزیا و کیمیا بە گرنگەزانرێ سەبارەت بە تەندروستی لەش و تەندروستی دەروون زۆر زۆر لەشی خۆی نییە بەڕاستی ئەوەی لە کوردستانە وەزارەتی پەروەردە ئەگەر سوود لە ئەزمون و لە قسەکانی مامۆستاوەر نەگرێت دکتۆر شەریف قەرەستانی کەریم شەریف قەرەستانی بەڵێ زۆر
یعنی تاوانە کەسی وامان هەبێ و گوێ لێ نەگیرێ من بەڕاستی ئەمیست سەبارەت بەوەی کۆنگرێ یا کۆنفرانسی 2007 قسەیەک بکەم ئەگەر لە ئەرشیف ئەو کۆنفرانسە بهێنرێتە دەرەوە ئێستا گوێ لێ بگیرێ کاتی خۆی ئەو کۆنفرانسە ئەوەندە قسەی گرنگی تیاکرا ئەوەندە بڕیاری گرنگیشی تیادرا من زۆر گەشتبین بووم ئەو کاتەوتم ئەگەر ئەمانە 20% ئەو بڕیارانە ئەو قسانێک لە ناو ئەو کۆنفرانسە کراوە جێبەجێ بکرێ گۆڕانکاریەکی زۆر پۆزیتیڤ زۆر گرنگ لە کوردستانە ڕوەدا لە بواری پەروەردا لە چوارچێوەی بەڵام تەنیا لە تیۆریا نەکرا هیچ شتێک نەکرا من بەڕاستی ئەزانم لە بەرنمەیەکی وایە ناکرێ هەموو ئەو پێشنیار و شتانە چکە کاتەکەکەمە و ئێمە ژمارەمازۆرین قسە لەسەر گرنگترین و ئەوانەی لە ئەولەویەت دوو مانگ زیاترە بەڕاستی ژمارەیەکی زۆر پێشنیارم نووسیوە باشە بە تەما بووم بۆ سەرۆکی حکوومەتی ڕاستپێردرا و بە پێکێنانی کابینەی نوە بینێرم بەڵام لە دوو دڵ بووم بۆیە تا ئێستانم نەردووە یەک کە تۆ پێشنیار بڵاوەکەیتەوە لە ڕۆژنامە لە گۆڤار لەوانە کەس گوێی لێراگرێ من بەداخەوە ساڵانێکی زۆرە ئێمە پێشنیارەکەین شت بڵاوەکەینەوە هەستەکەی گوێگرنیە بۆ ئەوانە لەم بەرنمەیە بگیرێ بەڵا کە کاتێک بە ئەتەبێ ڕاستە و خۆش بۆ ئەو سەرکردەیە بۆ ئەو سەرۆکی حکوومەت بینێری دڵنیانیت کە ئەگاتە دەستی کەواتە دیسان گرنگە سەرۆکی حکوومەت لەگەڵ چین و توێژە جیاوازەکانە لەگەڵ کەسانی شارەزا و دڵسۆس نەک ئەوەی ئەڵێن هیچ کێشەیەک و هیچ خەمێک نییە و دەستان خۆش بێ هەموو شتێ باشە دابنیشن لە نزیکەوە گویان لێ بگرن و خەمەکان ئەوە دەکەم بەڕاستی پێش هەر شتێک ئەو کۆنفرانسێکی تایبەت سێ ڕۆژی چونکە لە بەرنمەیەکی وا زۆر کەمەتوانرێ قسە بڵێ و پێشنیار گرنگترین ناچارین باسپاسانەکەم ئەو کۆنفرانسە پەروەردەیە کەسانی وەکو مامۆستا هۆمەر قەرەداغی لە سوید خەڵکی پسپۆری زۆر باشمان هەیە فایق سعید فەهمی کاکەی ژمارەیەکی زۆر هەیە بەڕاستی کەسانی تر ڕەنگە ئێستا لەم بەرنمەیە من یادم نەبێ جگەلەوە خەڵکی زۆر باشمان هەیە لە ناو کوردستانە بێن لە ناو ئەو کۆنفرانسەیە هەموو خاڵەکان کێشەکان دەستنیشان بکەن و پێشنیاریش بۆ ئەوە بەڵام ئەو پێشنیارانش وەکو ئەو کۆنفرانسەی 2010 ئیشی لەسەر مەبەستمە بەپێی ئەزمموی خۆت پێمان بڵێ گرنگترین شت من دایمان پرسیارەکەم هەمیشە یڵێمەوە کە پێویستە وەزارەتی پەروەردە لە کابینەی نۆیەمی داهاتوو کاری لەسەر بکات چین و ئێستا هەستەکەم ئەنی زیاتر بەرچاویشت ڕوون بێت لەسەر خەمەکان ئەبێت چی بکرێت کاک یادگار ئێستا عێراق بەگشتی و کوردستان بە تایبەتی دمۆگرافیک وینندۆی هەیە ئێمە ئێستا لەم کاتەدا گەنجترین ملەتمان هەیە گەنجین 50% نیوەی کۆمەلگا گەنجن کەواتە ئەگەر کابینەی ئەم کابینەی دابێت ئیشی خۆی لە بواری فێربوون و پەروەردە نەکات کاریساتە بۆ 10 ساڵ و 20 ساڵ و 30 ساڵی دابێت ئێستا ئەبێت چی بکەین هەرچی کێشەی لە ناو کۆمەلگا هەیە چ تندوتیژی ئافرەتانە چ کێشەی ژینگەیە ئەو هەموو کێشانە ئەبێ بێنەوە لە ناو پۆلەکانمان هەمووی لە ڕێگەی پەروەردەیەکی دروستەوە چۆن خۆی پەروەردە لە چیە لە ناو ماڵەکانمانە لە چوار دەوری ژوورەکانمان لە دایک و باوک و ئەچێتەوە ناو پۆلەکانمان هەرچی کێشەیە ئێستا لەم کۆمەلگایە ئەبێ بڕاتەوە ناو پەروەردە و باسی لێ بکرێ و ئێستا ئێمە مشکلەکە چییە ئێستا جیلی فەیسبوک و ئینستاگرام و پەبجیمان هەیە تۆ وەرە نەهر خۆت پەروەردەکەت بەهێز نییە بەڵام جیلەکەشت جیلێکە کە ئیشی ئەوێ ئەبێ ئیشی لێ بکەیت ئەبێ لەو بیئەیە دەری بێنی تواناکان و بەهرەکانی دەربێنیت ئەبێ ئەبێت چی بکەن ئەبێ فێری ئەمە جێبەجێ بکرێت بۆەوەی ئەمە بێ بە ئەمری واقع ئەبێت چی بکرێت کێن بەرنز کتێبێکی هەیە What's your why ئەبێ پرسیار لە خۆمان بکەین بۆچی ئێمە مناڵ ئەنێرین بۆ مەکتەب وایە نە بۆچی من ناینێرم تاکو وەڵا 12 ساڵ بخوێنێ و بزانم نەتیجەکەی چییە یان 50 هێنە یان 99 نە ئەینێرم تاکو باوەڕی بەخۆ بێ تاکو ئەم ژیانەی ئەژی بزانێت کە کێشەیەک بەرامبەر کێشەیەک بوو چۆن بڕیار بدا چۆن کێشە هەلکە critical thinking ئەم شتانە ئێمە نیمانە لێرە چی ئەبێ creativity هەبێ critical thinking ئەبێ باوەڕ بەخۆبوون هەبێ
فایدەی چییە من مناڵێک بەخێوکەم 99.9 هێناوە لە سەفی دوانزە ئەچێتە کولیە ناتوانێت بەرامبەر تەلەبەکانی پۆلەکەی ریسەرچێک پێشنیار بکە ساڵتەیە پەڕێ سەلامی یەکتر ناکەن ئیتر ئەبێ ئێمە لایف سکیلز کامەرەکانی ژیان بدەین ئامادەیان بکەی بۆی بێنە ناو کۆمەلگا شتێکیان پێبێت هەدەفێکیان خوێندن بەس ڕاضیات و فیزیا و کیمیان نییە ئەبێ ئێمە لەوە دەرچین بزانین فێربوون ڕۆڵی مەکتب چییە ئەوە گرنگە سپاسەکەم دێمە لای ئەم مامۆستا بەڕێزە مامۆستاگیان فەرموو بە بۆنەی کامێراکەەوە عزیێت نەبێ هەستیتە سەر پێ زۆر سپاس دەکەم بۆی بەڕێک و پێکی دەنگت بگات و ڕەنگیشت ببینین بەڕاستی من لێرەوە داواکارم لە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانی داهاتوو کاگمانسۆ کە ئەو وەزیرەی کە دادەندێتن شارەزاییەکی تەواوی لە بواری پەروەردەدا هەبێتن هەر بەلای کەمەوە مامۆستایەتی کردبێتن تووچی بەحقیقەت ئەگەر وەزیری پەروەردە مامۆستابی لە مەعاناتی مامۆستا و لە بواری پەروەردە شارەزا دەبێت ڕاستە مدیر عامەکانی هەیە ڕاستە شارەزایی هەیە بەڵام ئەگەر بەخۆی شارەزایی لە مامۆستایەتی هەبوو قەنەعەت دەکەم سەرکەوتو دەبێتێت ئەوە خاڵی یەکەم خاڵی دووەم بەحقیقەت پەرلەمانی کوردستان دەبی یاسایەک دەربکات شکۆی مامۆستا بگەڕێتەوە کە شکۆی مامۆستا یعنی ئەوە نییە مامۆستا بەس دەرس بلێتەوە یعنی قانونەکەبی دیفاع لە مامۆستای بکاتن خاڵێکی تر ئەوەیە بەڕاستی کردنەوەی لە پۆلی سێ پێم باشە ئینسیابیە هەبیتن کردنەوەی بەشە پیشەیەکان ئەوە کێشەیەکی گەورەی و ڕەنگەتی هەرێم پێویستی بە کادری وەسەتی هەیە ئەگەر بێت و لە پۆلی نۆ وەکو زمانی قدیم تەڵەبە بستە سناعە و زراعە و تجارە و بەشی عەدادی تەمڕیزی کوڕان و کچان و ئەوانە لێرە کادری وەسەتیش دروست دەبیتن ئەو زەخمە زۆرەش پیشەیەکی ئەبێ بە خاوەنی کار ڕەنگە خەڵکی تریش نەکەمی چاوەڕێکا دابمەزرێت سپاس دەکەم مامۆستا پێشنیازی ئێجگار گرنگ بوون دێمە لای ئەم خاتونە فەرموو مامۆستا بەڵێ ئەو قسەکانی بکە ئەگەر دەستیتە سەر پێ ببوورەت خوا فەرموو تەنها باسی سێ خاڵەکەم سپاس تایبەت بێ بە باخچەی منداڵان واتە تەمەنی 5 ساڵان باش باسی ئەوە ناکەم کە تەمەنی 5 ساڵان چەند گرنگکە لای هەمومان ئاشکرایە کە ئەو قۆناغەیە ئایندی منداڵەکە دیارەکە کە ئەو منداڵا بێتە پێشمەرگا بێتە مامۆستا بێتە وەزیر و هەموو بارەکان ئەگرێتەوە یەکەم خاڵم باسی ئەوەکەم ئەگە هەڵە نەبم لە 2013ەوە پسپۆری باخچەی منداڵیان لە کۆلێژی بنەڕەتی تەخەڕوجەکە لە پەرۆدەی بنەڕەت بەڵێ ساڵانە ئێمە متەبیقەمان بۆ دێ وادا ڕاهێنراو دێ 45 ڕۆژ لە باخچەی منداڵان دەوام دەکەم بەڕاستی زۆر ئیسفادەیان لەکەین زۆریش فێری شتەبینیان بۆ نمونە منداڵمان هەیە وزەی زۆرە ئێمە نازانین هەست و کەوت لەگەڵ ئەو منداڵە بکەین فێرە بین لە متەبیقەکە کە چۆن لەگەڵ ئەو منداڵانە چی بکەین کە وزەیان زۆرە هەتا ئیستاکە تەنها ئەو دەرچوانەی باخچەی منداڵان لە ئەهلیەکان دانرێن ئێمە هەر تەخەڕوجەکە و دەرئەچێت یەکسەر قوتابخانە تایبەتەکان ئەیان بن و سوود لە توانەکانیان وەرەگرن و حکومیەکانیش دایان بە ناچارن ئەڕۆنە ئەوێ بۆ لەبەر ئەوەی دامەزراندن نییە بۆیان ئێمە ناڵێن دایان مەزرێنن وەکو محازر وەکو عقد ئەنوا خاڵێکی دیکە ئەمەیان گەیشت ئەمەیان زۆر ڕوون یعنی ئەوانە داب مەزرێن بۆی منداڵ ئیسفادەیان باش ئەمەیان ڕوون بوو خاڵێکی دیکە خاڵی دووەم مامۆستام ژمارەی منداڵ دیاری بکرێ لە وێزگەکان ئایا 20 بۆ 25 منداڵ بێ ئایا 15 بێ ئایا 30 بێ ئایا 40 بێ هیچ کێشەمانە تەنها بۆمان دیاری بکەن لەبەرەوەی خۆمان ئەزانین ئەگە چەندێ ژمارەی منداڵ کەم بێ ئەوەنە منداڵەکە ئیسفاداکە لە مامۆستا ئەوە ژمارەی منداڵ خاڵی سێم خواردن تەنها و خاڵە باسکەم خاڵ زۆرە بەس با بێنێ بۆ مامۆستا بەڕێزە خواردن ئامادە بکرێت بۆ منداڵی تەمەەن 5 ساڵ چۆن گەشەی عقلی گرنگە بۆ ئەو 5 ساڵان گەشەی جستێش گرنگە خواردن لەناو باخچە ئاماداکرێ هەر کێشێ لە دەرەوەی باخچە دێ هەر کێشێ باش ئەم مامۆستا بەڕێزەش با قسە بکات و دێمە لای ئەم خاتونەش بەڵێ فەرموو زۆر سپاس کاگەدگار هەستمە پێیان هەرەوە وڵی ئاوا پێم وا بێ کێشە نابێ وڵای من وەکو سەرپەرشتیارێکی کارگێڕی هەز دەکەمی مەژمەعاناتمان هەیە بەڕاستی طبعا ئەمە لە 2013 پرۆژەیەکمان دابە بەڕێز دکتۆر عومەر نورەدینی کە ئیشراف ینی بەڕێوەبەرایەتی سەرپەرشتی سەربەخۆ بکرێت لە وەزارەت ئەنی بێتە دایرێکی سەربەخۆ
بۆ ئەوەی هێندە تێکەڵاوی مەسەرێن شتەکان نەبنە جنجاڵی و تێکەڵاوبوونێک نەبێت یعنی ڕاستە و خۆ وایەکێک لە هەرە سەر کێشەکانی سەرپەرشتیاری ئێمە بەڕاستی میلاکاتە میلاکە یعنی ئەو هەموو خەڵکە خانەنشین دەکرێت حەقە بەڕاستی حکومەتی داهاتوو لەمە دوا بە گرێبەست خەڵکێکی گرێبەست دایمەزرێنێت بۆ کاری سەرپەرشتیاری مەبەستت نەنا هەر بۆ میلاکی مەکتەبەکان بۆ قوتابخانەکان بڵێ ئەوەی کەمی میلاک باسەکە من خەڵکی زۆر کەمی میلاکی پێویست و زۆری میلاک کە ئستفادەی لێ ناکرێت مەسەن خەڵکی زۆر ساڵانە خانەنشین دەکرێت ئەو خانەنشینەی کە هینەکە بۆی خەڵک بێتەوە جگە لەوەش خاڵێکی تر ئەوانەی کە لە شوێنە پەروەردە دوورەکانەوە دەگوازرێنەوە ئەنی بیدایەتی ساڵ بگوازرێن نەک ئەمن مانجی یەک و دوو بێن یان مامۆستا کە لە قوتابخانەیە نەیانتوانیەوە چارەسەر سوپاسستانەکەم مامۆستا فەرموو خاڵێکی کەشماون وڵی کاتم نەماوە داوای لێبوردنەکەم فەرموو مامۆستا دێمە خزمەتی جەنابیشتان حەقی تۆ وەکو بەڕێوەبەرێکی باخچەی مناڵان باز لەسەر باخچەی مناڵانەکەم وەکو مامۆستا کەریم وتی دکتۆر کەریم بێ گرنگەکە لێرە ئەساسەکە لە باخچەوە پەروەردەکە باش بکرێ بەڕاستی لە باخچەوە شتێکی تیانە وەکو پەروەردە بۆ مناڵ وەکو سازان خان وتی ئەبێ گرنگی تایبەت بە باخچەی مناڵان بدرێت لە هەموو ڕۆیەکەوە باخچەی مناڵان قوتابخانەیەک نییە تۆ بیت منهەجی بۆ دانەی بیرکاری و زانستی بۆ دانەی بە ئینگلیزی یان بە کوردی باخچەی مناڵان دەستگایەکی پەروەردەیە ئەبێ مناڵ لە شێوەی یاریکردن نەشاد چالاکی ئەمانە پەروەردە بکرێ بەهاکانی بەهرەمەندەکانی دەرکەوێتایە بناسرێ بە کۆمەلگا بێتە دەرەوە باخچە ئەمەیە بەڵام پێشنیازەکەی بۆ ئەمە چی بکرێت بۆ ئەم کابینەی نوێیە مامۆستای پسپۆر لە باخچەی مناڵان دابنرێ بەداخەوە لەم کابینانەی پێشووتر ئێوە داواتان کردو گوێتان لێکردووە بەڵێ کە کابینەکانی پێشووتر ئەو مامۆستایانی کە پەکەوتە بووە کە تەمەنیان لە بنەڕەتی تەواو بووە فڕیان ئێنە باخچەکان بۆی ئەڵەن ئالەساس باخچەی مناڵان ئیسراحەتە نەخێر باخچەی مناڵان تەنها هێلاکێک ینی ماندووبوونێکی زۆرێ لەگەڵ ئەو مناڵە بۆی ئەو مناڵە بە جوانی بەڕێکوپێکی پەروەردەیکەی زۆر سپاس مامۆستا زۆر گرنگ بوون ئەو پێشنیازانە مامۆستاگیان زۆر بە کورتی و پوختی قسەکانت بکەیت زۆرە لە خزمەتی کورت و پوخت پێشنیازەکان پێشنیازەکان وتبا من وەکو بەڕێوەبەری قوتابخانەیەکی ئامادەی کێشای وردەکان ناتوانین باز بکەین بەڵام خاڵە سەرچەکان زۆر گرنگ باز بکەین پێشنیار دەکەم کۆنگرەیەکی پەروەردەیی ئەو خاتونە باسی کرد سێ ڕۆژی بەڵام دەڕۆژی بکرێ دۆی هەر ڕۆژێ و لە مەجالێک قسەی لەسەر بکرێ و وە کەسانی مەدانی لە بەڕێوەبەر قوتابخانە و سەرپەرشتیان ئەوانی کێشیان لە بەردەمەوە هەم ڕۆژ توش کێشە دەبن و کەم و کوڕێکان دەزانن بەشداری بکەن نەک کەسان وەکو سەردان چەند سەعاتێک دەستنە قوتابخانەیەک و لە قوتابخانە ناژین و هەروەها ئەو کۆنگرەیە 15 ڕۆژ بخانێ و دوایین کە بڕیار لە کۆنگرە دەردەچێ پاش 2 ساڵ کۆنفرانس بکرێت ئەو خاڵانەی کە لاوازن یان ئەو خاڵانەی کە سەرکەوتنی بەدەست نەهینایە چارەسەر بکرێت لەبەرەوەی کۆنفرانس ئێستا ساڵی 2007 کۆنگرە نەکرا و کۆنگرەش کرا درایانە پەروەردەکان هەر پەروەردە و بە خۆتان کۆنفرانسێک بکەن و ڕاپۆرت بە نسبەت ینی خەم و معاناتی ئەوە کە تۆ وەکو پێشنیازێک وەکو چارەسەرێکی دەی تۆ بەڕێوەبەری ئامادەییەکی زۆر جارە وترێ بۆ نمونە ئامادەییەکان وەکو پێویست ناتوانن بۆ نمونە قوتابیەک پەروەردە بکەن کە هەم بڕوای بەخۆی هەبێ هەم بتوانێت نمرەیەک بێنێ بچێتە ئەو کۆلێژەی کە خۆی ئارەزوویەکە قوتابی پێویستە لە بناغا دروست بکرێ ڕۆشنبیر بکرێ بزانی مانای ژیان چیە چاوی بکرێتەوە توانای قسەکردنی بدرێت زۆرکە مامۆستا کاتم هیچ نەماوە داوای لێبوردنەکەم زۆر سپاس دەکەم مامۆستا هەڵگوردیانی بڵێ با منم جارە قسەیەک بکەم پرسیارێک لێ بکەم ینی لە زانکۆڵێ وڵی خەتای ئامادەیەکانە لە ئامادەیەکاڵێ وڵی خەتای بنەڕەتیەکان مامۆساش ئاماژەی پێدا لام لە بنەڕەتیەڵێ خەتای باخچەی ساوایانە لە باخچی ساوایانەڵێ خەتای خێزانە والیەکەنە و مناڵەر تەمەناکات هەل لە دایک نەبووایە ئەو 5 ساڵێ و ئەخانمە باسی کرد 5 ساڵێکە کاک یادگار ئەوەی ئێستا وەک دیسان کە شتەکان باز دەکرێت و من یەکسەر تەرجمەی دەکەمەوە لەسەر ئەو سیستەمی بە خۆمان دامان نایە یعنی ئەمە دەبیت تەرکیزمان لەسەر فێربوون نییە ئەگە بێنە ناو تەفاسیلی ئەکادیمیەکەی بۆ نسبەت خوێندکار فێربوون نییە ئەوەی باسی کرد خات و سازان
ئێمە دەبیت پەرە بۆی بدەین کە منداڵ تەفکیر هەبی تەفکیر ئەوەی ئێستا هەتا ئێستاما لە سیستەمی پەروەردەیی هەیە ئەمن بە حەز دەکەم شتێک باز بکەم کاکاتگەر من وەکو مەکتەبش ڕاستە وەکو نوێنەری مەکتەبی قوتابخانەیەک هاتووم بەس ئەمن ئەوە مشکلەی ئەو وڵاتەیە ئەوە ئێمە 6,000 سەرۆر باس کە 6,000 قوتابخانەمان هەیە ئەمە ئەو کێشە گەورەکەمەیە ئەوەی ینی ئەو کێشەیە بە ئەمە ئەنی سوودی لێ وەربگرین سوودی لێ شرت نییە من بێم لێرەکانە نامێت بێم ڕێکام لە قوتابخانە خۆمان مشکلمە لەوەی گەورەترە باشمە ئەو بۆ هەزاران قوتابیانە کە هەیتمان لە وڵاتی کو چارەسەری ئەو مەشاکلانە بکەین کۆتا پێشنیازی ناوم بەرنامەیە گرنگترین پێشنیاز و چارەسەرت لێ وەربگرن چیە بێت پێشنیار کاک یادگار وەزارت بێ مەسەلەن من قوتابخانەیەکم هەیە سەرکەوتوو بووە باش نێ دژمنداری من بکاتن بێتن ئیستفادەمان لێ بکاتن ئەمە کاتی خۆی یەک میسالی دێنمەوە کاتی خۆی ئەمە تەقیمی ئەو مەکتەبە دەولیانەی بابن نێودەوڵەتیانەی ئینگلیزی وەزارت نیت ناتوانێت بیکە چکە ئەو پۆسپۆرانەی نییە بێتن تەقیمی من بکاتن ئەمن ڕۆژانە دێم ڕۆژانە کە دەسمە داوام لیستێکم هەیە ئیشەکانی خۆم ڕۆژ نییە من دەسمە ناو داوامێ پێش ئەو لیستەی خۆم بکەم ئیشکالێکی لابەلای وەزارەتی پەروەردە دێتن کە دێتە داخولی ئیشی و سیستەمی من دەکات و زارە بە خۆت ئیشکالی خۆت هەیە بۆ نایە پێکەوە ئیستفادە لێک دری بکەن ئەتو خۆ من دژمنداری نییە پێشنیارێکمان تەقدیم کرد کاک یادگار گوتمان ئێوە لەبەر ئەوەی ئەو پسپۆرانەتان یا و خەڵکەتان یەکە بێت تەقیمی ئەو مەکتەبانە بکە ئێوە لەتان شتێک بکەن عقدێک لەگە دەستگایچکە بکەن لە بەریتانی دەستگای سەربەخۆ هەیە عقدیانەگەر بکەن و بە ئەوان بێن دوو کاتی خۆی ئێمە کە سەردانێکی شاری دووبەیمان کرد دوو نوێنەری وەزارەت پەروەردەشمان برد بەس بۆ ئەو شتەکە بێن لە وڵاتی دووبەی چۆن تەقیمی ئەو مەکتەبانە دەکرێتن هەمویان پێگوتن پێشنیاریشمان کرد گوتمان ئەو منەزەماتانە هەیە عقدیان لەگەر بکەن ئەوان دێن لێرەکان ئیمکانەتیان پێویست ئیمکانەتە پێویستە پاریان پێویستە ئەو پارانە تەوزیعی سەر مەکتەبە ئەهلەکان بکەن لەوان وەربگرن تەقیرێکی تەواوتان بورێتن ئەنگوڕتانە سەر ئەساسی دوای ئیوەتان ئیستفادەمان لێ بکەن ئیستفادە لەوانە کە بزان ئەو مەشاکلانە ئەو برادرانە باز دەکەن ئەمە نیتمان سپاس دەکەم دکتۆر دڵنیام قسەی زۆرت لە دروست بووە بەڵام پێشم خۆشە قسەیەکش لەسەرەوە بکەیت پێشنیازەکانی تۆ سەبارەت بە قوتابخانە ئەهلیەکان چییە چکە لە بیدایەتی قسەکان داماژت بەوەدا کەوتت ئەوانیش خەلەل و کەم و کوڕیان هەیە قوتابخانە ئەهلیەکان بێگومان ئەویش وەکو ئەوەی تر دەستبوونی باشی تێدایە و خراپیشی تێدایە ئێمە 300 و هەز دەکەم 10 قوتابخانەمان هەیە نزیکەی ئۆندەیە لە هەرێمی کوردستاندا دڵنیات دەکەمەوە لەو 310 قوتابخانەیە ئەگەر بێت و ئێستا ستاندارد و یاسا و ڕێنمایەکانی بەسەردا جێبەجێ بکەی سیویەکی دەرناچێت سیویەکی دەرناچێ چونکو لێرەدا من یەک لە داواکانم ئەوەیە بەڕاستی پێشنیارەکان کابینەی تازە دەبێ بێت لە مەسلەی قوتابخانەی ئەهلی و حکومیدا جارێ پەروەردە و فێرکردن لەگەڵ بزنسدا جیا بکرێتەوە ئەم قوتابخانانە بەشێکی هەرە زۆریان تیجارەت بە خوێندنەوە دەکەن تیجارەت بە مناڵەوە دەکەن پرۆگرامی خراپیان هەیە پرۆگرام جێبەجێ ناکەن تەواوی ناکەن یاسا جێبەجێ ناکەن کاکە بەشێک لە بەرپرسەکانی پەروەردە دەستیان تێخستووە پشتیان هەیە ئەرێ مامۆستاوە نییە هاتوون کاک یادگار تەڵەبە هەبووە کاک یادگار تەڵەبە هەبووە لە مەکتەبی حکومی ناجح نەبووە نەقلی ئەهلیان کرد بۆی ناجح بێ ئەوە هەیە ئەوەشەیە پەروەردە ڕزگار بکرێت لە بزنس و لە بازرگانی پێوەکردن زانی زۆر نەما لە وڵاتە بازرگانی پێوە نەکری خوێندن نەبێت بۆیە من لەوەیە تێبینیم هەبێ لەسەر ئەوەیش کە دەڵێن ئەگە بەراوردێکی بکەین ئێمە لەو ژمارانە ڕاستەوەکو مامۆستاش باسی کرد کۆمەڵێک پێداویستی هەیە لە قوتابخانانە هەیە کاتی زیاترە یەک دەوامە مامۆستای پێویستی هەیە ژینگەکەی باشە پرۆگرامی فلانی فیساری ئەمەشی تێدا دەرسێت بەڵام بەگشتی ئەگەر ئێمە بمانەوێ پێشنیازی کۆتاییشت باسکەی دکتۆرگیان کاگیادگار ئەگەر کابینەینەوە دەیەوێت سەرکەوتوو بێت بەگشتی لە کارەکانی خۆی یەکەم شت دەبێت گرنگی بە پەروەردە بدات ئەگەر دەیەوێت گۆڕانکاری لە خەریتەی کۆمەڵایەتی کۆمەڵگەی کوردەواریدا بکات بەلایانی باشە دەبێت گرنگی بە پەروەردە بدات ئەگەر دەیەوێت کار بۆ داهاتووینەوەکان بکات دەبێت گرنگی بە پەروەردە بدات چونکو پەروەردە لە ذهنیەتی حزبەکانی ئێمە لە لای کەسیاندا وجودی نییە بەداخەوە هەمویان شەڕیان بووە لەسەر وەزارەتی ناوخۆ وەزارەتی پێشمەرگە وەزارەتی پارە و سامانی سروشتی و چیسی کەس بەلای پەروەردەدا ناچێت بۆی ئەمە بیر نەچێتەوە تخوا ینی ئەمە راپۆرتێکی وردی بڵین ئینستیتوتەکەی ئێوەیە پەروەردە لە بەردەم ئاڵنگاری و گرفتی چارە نەکراودا راپۆرتی هەڵسەنگاندنی ڕەوشی پەروەردە لە کابینەی هەشتەمی حکوومەتی هەرێمی کوردستان 2014 بۆ 2010 لە 2014 بۆ 2010 ئێستش 19
ئەگەر بە دێڕێک پێم بڵێ ڕەوشی پەروەردە لە هەرێمی کوردستان چۆنە چێڵی ڕەوشی پەروەردە لەو پەڕی قەیراندایە و کشاوەتەوە گرنگترین شت ئەوەیە من دوو سێ خاڵ دەڵم ناچمە سەر وردەکان زۆر بە کورتی بەسەرە خاڵ ئەگەر کابینەی نوێم دەیەوێت سەرکەوتو بێ یەکەم شت ئەوەیە وەزیرێکی بە سەلیقەی پەروەردەیی دانێ دووەمیان دەستی حزب بچێشێتەوە چونکو ئەگەر بێت و کاک مەسرور بارزانی 6600 قوتابخانە هەیە هەر 6600 مدیرەکانیان پارتی دابنێ زەرەریەتی 6000 کەس لە خۆی ڕازی دەکات 600,000 کەس لە خۆی تووڕە دەکات و چونکو تەداخلی حزب هەیە لەسەرەوە حتا خوارەوە ئەمە دەبێت لاسێت چونکو باسی میلاشی مامۆستایان کرد یاکە مامۆستا ستانداردێکەیە 25 مناڵ مامۆستایەکی بەربکەوێت تۆ دەزانی لە هەرێمی کوردستان 17 مناڵ مامۆستایەکی بەردەکەوێت اینجا کەمی میلاشیشمان هەیە چییە لێرەدا حزب تەداخلی کردووە قوتابخانە کەواتە لە وەزارەتی پەروەردەوە کێشەکە چارەسەر بکرێت ئەگەر ئیدارەدانێکی ڕێکوپێک و دروستە بێت ئەگەر ئیرادە هەبێ پێش ئیدارە ئیرادە هەبێ پێش ئیدارە و یاسایەکی باش ئەو یاسایی کە هەیە هینی بکە من شتەکان بەڕاستی دواقسم ئەوەیە ئێمە ئەم راپۆرتەمان پێشکەش هەموو لایەنەکان کردووە کە 120 خاڵی تێدایە وەکو توێژینەوەیەک و یادداشتێکیشمان داوە بە ڕاستپێدراوی سەرۆکی حکوومەت بۆ مەسلەی گرنجیدان بە پەروەردە و گرفتەکانیش ماخستۆتە ڕوو و 50 ڕاستپاردە و پێشنیاریشمان پێشکەش کردووە هیوادارم ئەم کابینەیە بتوانێ بابەتخان گوتی هەڵەکانی ڕابردوو نۆبارە نەکاتەوە بیکاتەوە بێگومانم چارە نووسێکی خراپ چاوەڕێی میلەتەکەمان و مناڵەکانمان و نەوەکان خات و مەهاباد بۆ ئەوەی نۆبارە و دەبارە نەبێتەوە چی بکرێ باشە سەبارەت بە پەروەردە سێ پێشنیاری تر خەمە ڕوو لە ڕاستیە وەزارەتی خوێندنی باڵا و وەزارەتی پەروەردە ئەبێ پەیوەندیەکی زۆر تۆکمە لە نێوانیانە هەبێت ئەو پەیوەندی کە نییە دروست بکرێت ئەبێ زۆر تۆکمەش بێ نەکتەنیا دروست بکرێ بێ زۆر تۆکمە بێت چونکە لە وەزارەتی خوێندنی باڵاوە مامۆستا بەرهەم ئەهێنرێ بۆ وەزارەتی پەروەردە ئەگەر ئەم دوو وەزارەتە ئەبێ باشترینەکانیش بنێردرێن بۆ پەروەردە بێگومان ئەوە یەک لە وەزارەتی خوێندنی باڵاش کۆلێجەکانی پەروەردە و ئاداب ئەوانەی کە مامۆستا دروستەکەن منهەجێکی زۆر دواکەوتویان هەیە کە دەبێ منهەجەکە گۆڕانکاری بەسەرابێ بۆ ئەوەی تۆ بتانی مامۆستای لێهاتوو دروست بکەیت وەزارەتی پەروەردە سوودی لێ ببینێ و مامۆستاش کە تەخەڕوجەکە کە دەبێتە مامۆستا لەوێ تەواو نابێ چونکە فێربوون بەردەوامە دەبێ خولی شیاندن خولی گەشە پێدانی مامۆستا لە ساڵێکا چەندین جار هەبێت مامۆستاکە خۆشی بەردەوام ئاگاداری بوارەکە بێت کە چیە گوزارێت سوپاسانەکەم جگە لەوەش مامۆستای خصوصی بەڕاستی خێزانی ئابووری خێزانی هەڵوەشانوێتەوە لە پۆلی شەشا بۆ نمونە تەنیا خێزان گرنگی بەوەدا بەڵێ لەوێ ئەگەر ئیمکانیەتە هەبێ مامۆستایەکی باش 400 دەوەرەقە 4 ملیۆنی بۆ حوتوانە ئەبێ مامۆستای خصوصی بۆ ئەوە بگریت 4 ملیۆنی ئەوێ خێزان ئابوووریەکەی هەڵەوەشێتەوە ئەگەر قوتابیەکی پۆلی شەشی زمانی دایکیان کە زمانی کوردی پێویستیان بە مامۆستایەکە پەیوەندی نێوان خێزان ئەبێ میکانیزمێ بدۆزرێتەوە بۆ دروستکردنی پەیوەندی نێوان خێزان و قوتابخانەکان کە زۆر جار قوتابی لە ماڵ دێتە دەرەوە ئەڵێ چم بۆ قوتابخانە بەڵام ناچێتە قوتابخانە لەبەر ئەوەی ئەو پەیوەندیە نییە ئەم ینی ئەو حەلقەیەکی ون هەیە پێویستە میکانیزمێکی زۆر بەهێز بدۆزرێتەوە هەر سەبارەت بەو خولانەی لە هاوینە ئەکرێتەوە ئەچێت بەشداری خولی ئینگلیزیەکە خولی کوردیەکە خولی عەرەبیەکە هەیە خولی ئەوە شەبینێ بزان لە ئاینە چۆن سعی بکات لە بیرکاریە چی بکات لە فیزیا چی بکە لە دنیاە ئەم شتە هەیە وا لێرە ئەو هەموو پارەیە ئەچێ بۆ ئەو خولانە لە کاتێکە هەمان ئەو مامۆستایی بە پارەیەکی خەیاڵی وانە ئەڵێتەوە هەمان ئەو مامۆستای لە ناو قوتابخانەکە ئەخر کێشەکە چیە ئەو هەموو خڵانە تۆ ئەبێت لە مەکتەب وەریگری وەکو منهەج نەبڕۆی مەلزەمەی فلانە مامۆستایە ئەوە مەلزەمەی فلانە مامۆستایە ئێستا کاک یادگار وابزانم ئێمە هەمومان ڕێک کەوتین کێشەکان ئەوەیە هەموو شمان لێرە ڕێک کەوتین حەلەکەی ئەوەیە ئێستا بێ ئێمە ئامانج دانەین ئامانجی ئەم کابینەیە 1 ساڵتر چییە 2 ساڵتر چیە 3 ساڵتر چییە
ساڵانە هەڵسانگنەوە با هەبێت ئایا ئەو ئامانجە گەیشتین یان ئەگەر بۆ ئەگەر گەیشتینیش باش سەحێکی لێ و بەردەوام بە ئەگینا هەر بێن و قسە بکەین تا بەیانی نابێت من ئێستا بەس یەک خەونم هەیە کە من و تۆ هەمومان کە مناڵێکمان هەیە ئەو مەکتەبەی دوو کۆڵان لە ئێمە دوورە بتوانین مناڵەکەمان لەوێ داینین نە بڕۆین مەکتب بکەین ئەمە باشە و ئەمە خراپە بۆچی من مەکتبێک لە تەنیشت ماڵەکەم هەیە بەڵام چل دقە دوور داینێ بەڵێ سوپاستانەکەم دکتۆر کەریم دێمەوە لای ئێوە کۆتا پرسیار و کۆتا پەیامی خۆتان ینی چی بکرێت لە دوو خولەکدا بۆم باس بکەیت زۆر شتت باس کرد بەڵام جگە لەوانش پێویستە کابینەی نۆیەم سەبارەت بە پەروەردە و فێرکردن چی بکات کە تا ئێستا نەکراوە بێگومان یەکەم شت هەر بە ڕێزێگە بێ بە وەزیرە بێ یەکێکدا بنێ نەگوتە بێژ بێ هەر شتێکی بوو بڵاوی بکاتەوە یا من قسەیەکم بردژم بێتەوانێ بەڵکو ئەم بەرنامەی تۆ سەدان بەرنامە و لە گۆڤار و ڕۆژنامەکان و لە تۆڕە کۆمەڵایەتەکان زۆر پێشنیازی جوان نەکرێ ئەم بە ڕێزە کۆی کاتەوانێ و بیکا بە راپۆرتێک و بیخاتە بەردەمی وەزیر و یا مدیرعامەکان و ئەگەر شتی باشی تیا بانگی کا بڵێ وەرە بابەتۆ لەسەر تەلەڤیزۆن نەڕەنەڕتە وەرە چی بکەین باشە گوێیان لێ بگرن ئەمە یەکێکە یەکەم ئیشەکە تا ئێستا نەکراوە پێویستە کەسێکدا بنێ لەوانی بندیوارە بابە هەر لە ماڵ و پارەکە و حەڵالکە بەس جۆ بگرێت لە تەلەڤیزۆنەکان و سەیری گۆڤار ڕۆژنامەکان کە چ پێشنیازێ چ شتێ لەسەر پەروەردەی وەرە کۆی کەرەوە و دوایی ئەگەر بە دڵیان بوو ساحێبەکەی بانکە وەرە کاکە چی بکەین ئەمە یەکێکە لە خاڵەکان دووەم پێویستە کۆلێجی پەروەردە وکو باسییان کرد بەڕاستی ئێمە ئێستا زۆربەی کۆلێجەکان نمرەی بەرزی بۆ ڕوا بەڵام لە هیچ شوێنەوە ناگیرێ وەکو تەمەڵخانە خۆیەکە بە کۆلێجی پەروەردەیە حەزی لە پەروەردەش مامۆستا نییە کەواتە مامۆستای باشم لە زانکۆ هەبێت چی لەمە بکەم تا بیکەم بە مامۆسایەکی باش بینێنەوە وەزارەتی پەروەردە بەڵێ لێکچڕانێک کێ ئێستا لەسەر لە حوتی حوتا لەگەڵ پەروەردەی سلێمانی لە زان کۆلێجی پەروەردەی بنەڕەتی وەرکشۆپێکمان هەیە کە گلەیی ئەوەیان هەیەڵێ ئێوە لە زانکۆ طریقەیەکی تەدریسیان فێرەکەن لە کولەی تەربیە لا ئێمە و طریقەی ناڵینەوانە ئێوە لێ منهەجێکم منهەجە لا ئێمە ناوتێتەوە بەڵێ لێکچڕانێکەیە بەس ئیشی لەسەر دەکرێت بۆ ئەوە بەڵێ کەواتە مامۆسای خصوصی بەڕێزەکەم وەرە ئێستا زۆربەی پاسەکان و زۆربەی مووقیف پاسەکان سیرەکەی بە پشتی پاسەکان و نووسرا و ماناوی مامۆستایە و ڕسمەکەیەتی یەکێ نەزانێڵ انتخاباتە ئەمانەمی مامۆسای خصوصین هەمووی خولەکەنەوە من تەلەبە بە سەدان هاتووە کە باسی امتحاناتەکە ئاڵێ مامۆساکانی خصوصی پێمانەڵێن جۆ لە مامۆساکەی مەکتەب مەگرێکە هاوڕێکێتی لەوانێت خۆشی بێت چونکە ئەوە جیایە ئەمەی من باشە یعنی تەلەبەکان ئەڵێ چینە پۆلە و جۆ لە مامۆسا ناگری ئەبێ وەزارەتی پەروەردە لێپرسینەوە لەگەڵەوانە بکە نابێ ئەبێ چۆن لە یابان کەرامەتی مامۆستا حەسانەتی هەیە جەلالەتی ئیمپراتۆریەتی هەیە زۆرترین بووچەوە دەگرێت ئەبێ بیر لە مامۆستاکان بکرێتەوە پێویستی بەوە نەبێ بچێ لە دەرگای ماڵان باو تەلەبەیەک و عزەت نەفسی نەبێ بچێ بە پارە خەڵک فێرکە بەڕاستی ئەوەش یعنی مهنەی مامۆستا پیرۆزە زۆر وەکو بەڕێزان باسییان کرد لە زۆربەی وڵاتانی دنیا ئێستا چەندەها بیرکردنەوەی ڕخنەگرانە هەیە بیرکردنەوەی داهێنەرانە هەیە چۆن حەلی مشکلاکەی من جامیعە تەواوەکە مشکلەیەکی خۆی بۆ حەل ناکرێ ئەبێ ئێمە ئەم خوێندکارانە لە ئامادەی و لە متەوەستەوە فێرکەین کە ڕوبەڕی مشکلە بۆ طریقەی بەحسی علمی هەیە ئەبێ فێریکەی نەک مادەیە بخەیتە ناو مێشکیێوانە هیچ سوودێکی لێ نابینە بەڵکو ئەبێ کۆمەڵێ بەرنامە هەیە ئەم کەسە بکەی بە ئینسانێ ڕوبەڕووی هەر مشکلێ بۆتەوە ئەم خەتەواتانی بەسەرا تەطبیقەکە ئیتر خۆ تۆ ناتوانانی دوو نمونەی بۆ بێنیتەوە ژیان زۆر ئاڵۆز بووە کێشەکانی زۆر ئاڵۆز بووە ئەبێ کۆمەڵی سکیل مەهارە هەیە بی بەم کەسانە ئەم شتانە بکەن بۆی بتوانێت بەردەوام بێ باسی توێژەری کۆمەڵایەتی دەرونی و کرد لە کوردەواری مەسەلێکی جوانمان هەیە مامۆستاجان دکتۆر کاتم بۆ هۆمەرمەندان باشە هۆمەرمەندان شێت بێ بۆ کوێ بێ من توێژەرە کۆمەڵایەتی و دەرونیەکانم پەروەردە کراون ئامادە کراون کێشەی تەلەبەکان حەلکەن تەعینیان ناکەن بە گرێبەز ناکەن خۆیان تووشی کێشەی دەرونی بڕابیەوانەی ئێمە ڕێنمایانەکەی پێویستیان بە توێژەرێکی دەرونی خۆیان تووشی کێشەی دەرونی بوون لە ماڵەوە دانسەدان کێشەی وا هەیە لە بەرنامەیەکە من نازانم چی باڵێ دکتۆرگیان زۆر سوپاستانەکەم بابەت و پرس و پێشنیاز و خەمی زۆر گرنگ و جدیتان خستەر و زۆر سپاس بۆ پرۆفیسۆر دکتۆر کەریم شەریف خەرەچەتانی پسپۆری بواری دەرونی و دەروونناسی و مامۆستا لە زانکۆی سلێمانی سوپاس بۆ کاتێک کە لە شاری سلێمانیەوە بە ئێمەتان بەخشی و لێرەش زۆر سپاس بۆ مامۆستا هەڵگورد شێخ بەڕێوەبەری گشتی قوتابخانەکانی کەمبرج لە هەولێر زۆر سپاس بۆ خاتوونی ئەزیز مەهاباد قەرەداغی پسپۆری بواری پەروەردە و نووسەر سپاس بۆ دکتۆر سەروەر عەبدوڕەحمان سەرۆکی ئینستیتیوتی پەی کە زیاتر
لە بواری گەشەپێدانی پەروەردەیی و لە بواری پەروەردە خوێنی باڵا کارەکەن. سوپاس بۆ خاتون خاتو سازان مندەلاوی چالاکی کۆمەڵگەی مەدەنی و خوێندکاری دکتۆرا لە بواری پەروەردە. سوپاسی بێپایانم بۆ ئەم مامۆستا بەڕێزانە. بەڵێ بینەرانی ئەزیز، ئەم ئەڵلقەیەی کابینەی نۆیەم کۆتایی هات، بەڵام خەم و کێشە و ئەو پرسانەی کە ئێمە بەنیازین لای لێ بکەینەوە هێشتا کۆتاییان ناتۆ و زۆر شتی دیکەماوە. ڕێزی تەواوی هاوکارانم قبول بکەن لە تەواوی شارەکانی کوردستان تا بەرنمەیەکی دیکەی کابینەی نۆیەم. ڕێزی یادگار فایق و هەموو هاوڕێیانم قبول بکەن. ئێوە و کوردستان لە ئەمانەتی خوادا بن.